بەناوی خی گەورە میهرەبان ئایزانم باینتان باش و سڵاوتان لێبێ بە هیوای ڕۆژێکی پرخێر و خۆشی لەگەڵ هاوکارم جلال محەممەد ئەمڕۆژ پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. هەندێک بابەتی تایبەت ئەم ڕۆژ ئامادەمان کردو بۆی کە لە خزمەتان نابین کە بابەتی یەکەمان پرۆژەکانی دەستگای نووری حکمە لە قی سلێمانیە بۆ باڵاپۆشی کە دیارە ڕۆژی هەینی نزیک بە 140 خانم تازە بڕیاری باڵاپۆشیاندا بوو کە لە مەراسیمێکدا باڵاپۆشی خۆیان ڕاگەیاندووە سنتەری نووری حکمە لە قی سلێمانی مەراسیمێکی بۆ ساز کردبوون کە دەمانەوێت لە تەوەری یەکەما قسە و گفتوگۆ لەسەر پرۆژەکانی دەستگای نووری حکمە بۆ باڵاپۆشی لە سلێمانی بکەین. تۆری دووەمان هەندێک چالاکی و جموجوڵی مەدەنیانە لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستاندا هەیە کە لە ڕێگەی پەیامنێرانمانەوە ڕووماڵی دەکەین بۆتان بۆیە بڕگەی دووەمان تایبەتە لەگەڵ پەیامنێرانمان و تەوەری سێمی بەرنامەکەشمان لە هەڵەبجەوە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجەمان لەگەڵە بە تایبەتی لە دۆخی ئێستادا هەر بەرپرسێکی تەندروستی گرنگە کە لای خۆیەوە ڕوونکردنەوە ڕێنمایی زیاتر لەسەر نەخۆشی یا ڤایرۆسی کۆرۆنا بدا بە تایبەتی لە ئێستادا کە لە ئێران ئەم ڤایرۆسە بڵاو بووەتەوە و مەترسیەکی زۆریش هەیە لە هەرێمی کوردستاندا ئەم نەخۆشیە بڵاو ببێتەوە بە حکمەوەی کە هاتوچۆیەکی زۆر لە نێوان خەڵکی ئێران و هەرێمی کوردستاندا هەیە بە تایبەتی هەڵەبجەش هاوسنوورە لەگەڵ ئێراندا بۆیە پێویستە ڕێنمایە تایبەتەکانی ئەوانیش بزانین و ڕێکارەکانی پێویست بۆ گرتنەبەر بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ جەلال بەجددی کۆرۆنا بوو بە دراوسێمان دەزانی زۆر نزیکە چکە هاتوچۆی کوردستان لەگەڵ ئێرانە زۆرە و هەڵبەت دوعا بکە نەبێتە خاون ماڵ دراوسێکە قەینە هەڵبەتە بووە ناڵێن کەوا بینەران بکەونە حاڵەتی لە ڕاوکێوانەوە خۆشبەختانە ئەوەندەی ڕۆژانە عیلاج دەکرێن دەچنەوە ماڵیان با بڵێن کۆنتترۆڵیان دەکرێت سەتانیوی ئەوەش بڵین نابنە قوربانیوکان لە دەستنادن ئەمەشتی گرنگترین شت ئینسان لە ڕووی دەرونیەوە دەبێت لە ئێستەوە لە دوورەوە خۆی حەزر نەکە بڵێ وڵاگرتم دوێنێ پیاوێک دەوت لە بەیانۆ چاوەمە خوێ ناوێرم چاوم بخورێنم جاما گەر بم شێوازە ڕەفتار بکات توشە بێگەر وابکە بۆیە دەبێت لە ڕووی دەرونیەوە زۆر بەهێز بین بەورە بین ڕوبەڕووی کۆرۆناش دەبێت ببینەوە بە تایبەتی هەر کەسە و لە ماڵی خۆیان دەبێت زیاتر لە ڕووی ڕۆحیەتەوە ببەخشێت بە ئەندامانی خێزانەکەی لەوەی کە ڕاستە کۆرۆنا هەیە حاڵەتەکانی هاشوەیە پەتاکانی پەتاوەرزیەکانن بە تایبەتی ئەنفلۆزاکان بۆیە نابێ هیچ ترسوود لە ڕاوچێمان هەبێت لەو کاتانەدا کە ڕوبەڕووی هەندێک پەتا یاخۆت یاخۆت پەتاوەرزیەکانی دیکە ببین و ئیدی بڵێن ئەمە کۆرۆنایە بەو شێوازەش نییە بۆیە پێویستە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بە جددی جێبەجێ بکەین کە دیارە لە دوێنەوە تا ئەمڕۆ وەزارەتی تەندروستی و ناوەندەکانی خوێندن بە تایبەتی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتە گشتیەکان هەندێک ڕێنمایی تایبەتیان دەرکردووە پێویستە تاک بە تاکی ئێمە لە پێناو سەلامەتی خۆمان و دەوروبەرمان پابند بین بۆ ڕێنماییانەوە. یەک شتی تری زۆر خۆشحاڵیشی هەیە دەڵێن کۆرۆنا لە پلەی گەرمی 22 پلەی سەدی توانایمانەوە و بەرگەگرتنی هەیە لای خۆمان خۆشبەختانە پلەی گەرمان لەوە زۆر زانین پێشبینیەکانی کەش و هەوا ئەمڕۆ چۆنن ئێستا ڕەنگە هەموو کەس پێ خۆش ئازادی بێتە 25 و 30 کەش و هەوا پێشبینەکانی کەشوها دەبینین و دێنەوە لاتان.
بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان با بزانین لە ئێستادا نرخی دراوەکان چه گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە بە تایبەتی بە پێی زانیاریەکانی چەند ڕۆژی ڕابردوو تمەنی ئێرانی بەرامبەر بە دیناری عراقی دابەزینی بەخۆوە بینیوە ڕەنگە ئەمەش پەیوەست بێ بەو هاتوچۆکردنەی کە لە نێوان خەڵکی عراق و ئێراندا هەیە با پێکەوە بینەری نرخی دراوەکان بین. بەڵێ بەڕێزان تەوەری یەکەمی بەرنامەکەمان تایبەتە بە پرۆژەکانی نوری حکمە بۆ باڵاپۆشی کە لە سلێمانی ئەنجام درراوە بە میوانداری دوو میوانی عزیز خاتووی ئیلهامخان سەرپەرشتیاری پرۆژەکەیە پێم وابێ لەگەڵ خاتوو سۆزیارخان کە ئەویش هاوکاریانە و لەگەڵیانە بێ زۆر خانومێکی تازە باڵاپۆش تازە باڵاپۆشەوەنەوە زۆر بەخێربێ پیرۆزە بەیوای بەختەوەری واسودەی زۆر بەخێر بێن بەخێر بێن ئیلهامخان بەخێر بن سۆزیار. سەرەتا بە لە ئیلهامخانەوە دەست پێ بکەین ئەم پرۆژەیەتان چۆن بوو و دیارە بە پێی زانیاریەکان 140 خانم بوون کە تازە باڵاپۆش بوون چۆن ئەم 140 خانمەتان کۆ کردوێتەوە ئایا تەنها بەرهەمی هەوڵەکانی ئەم ساڵتانە یا چەند ساڵی ڕابردووەوەیە چونکە هەندێک لە پرۆژەکان دەوتر لە 2000 ئەوەندەوە تا ئێستا ئەوەندە کەسمان باڵاپۆش بووە. بەنایخوا دەستخۆشتان لێکم بۆم دەرفەتە وەکو دەستگای ڕۆشنبیری نوری حکمە بەشی خوشکان دەچێت ڕۆشنایی ئاەتی 59 سورة أحزاب يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. ئێمە هەستین بە ئەنجامدانی یەکەمین ئاهەنگی باڵاپۆشی بۆ هەردوو بازنەی سێتوان و بەکرەجەوە سەر با دەستگای ڕۆشنبیری نوری حکمە. ئەم پرۆژەی ئێمە بێگومان سەرەتا ینی ئامادەی بۆ کرابوو ئەو خاتونانش کە بوونەتە باڵاپۆش ژمارەیان نزیکەی 130 بۆ 140 خاتونە ژمارەی زۆرینەیان لە سەر و پۆلی حوتەوەتە پۆلەکانی هەشتا تاوەکو و زانکۆ پەیمانگاشیانتیایە بەشێکی زۆریان ئەتوانە بڵێم تازە باڵاپۆشن بەشێکیشیان ئەکرێ بڵین ساڵێک بۆ 2 ساڵە بڕاری باڵاپۆشیان یاوە بەڵام لە ڕۆژی بڵین چالاکێکەوە یاوانیش هاتوونەتە ناو پرۆژەکەەوەتە هەبووە پێشتر باڵە بڕیاری یابێ بەڵام لەگەڵ ئێوەیە هەکو هاوکاریەک و دڵگەرمێک بۆ ئەوانی تریش بەڵێ حەزەکەم ڕۆنی بکەوە کامە یەکەم ئاهەنگی باڵاپۆشی ئەو دوو لقەیە بەڵامەکو لقی سەرەکی ئێمە نزیکی مانگێ بۆ 2 مانگ لەمە پێش ئاهەنگێکی ترمان کرد بە خوێندکارانی لقی سەرەکی دەستگاکەمان تێیدا ڕۆژی یەکەم کە لە 2 ڕۆژی جیاوازە کردمانە بەر زۆری ژماری خاتونەکان ڕۆژی یەکەمیان کە ئاهەنگەکەمان کرد بۆ هەفتەی داهاتوو ڕۆژی دووەم نزیکی 20 خوێندکار یا 20 خاتون نەتوانم بڵێم بەهۆی ئاهەنگی پێشۆ بڕاری باڵاپۆشیان یا بۆ ئێمە مای سەربەرزیە. زۆر باشە من بە ئەمەوێ لە سۆزیاخان پرسم جارێکیان ئەگەر چی هۆکار بوویان لە کێوە تۆ بوویتە باڵاپۆش چی پاڵی پێوە نای کە بڕیاری باڵاپۆشیتدا؟ سەرتا زۆر سپاسانەکەم دەگومان کەناڵی پیامێکە کە لە کەناڵانێکە هەمیشە هەڵی هۆشارکردنە کۆمەڵگای یاوە من چیرۆکی من و کاتە دەست پێکە کاتم بەرە قۆناغی 12 ئامادەی ڕۆم هەڵ و ترسێکی زۆرم هەیە بۆ ئیمتیحانی وزاری بێگومانەوە ترسیەم و قوتابێکی پۆلی 12 ئەمیز بام چ دەرەجەیەک وەرئەگرم چ ئەنجامێکمە بێ لە کوێ وەرەگیرم ئەمە ژواکە کە من بیر بکەمەوە لەوەی کە ئەمە تاقیکردنەوەیکی دنیایی ئەو نەهەڵی بۆ ئێم بیر لە تاقیکردنەوەی قیامەت بکەمەوە وەڵامی پرسیارەکانی قیامەتم پێیان شوێنی من لە قیامەت کوێ بێگومان پۆلی 12 هەموو پۆلی قۆناغەکانی پۆلی 12 کرد بە ڕەبت کرد بە ژیانی واقعی خۆمەوە یعنی هۆڵانی کە من بۆ پۆلی 12 ئەمە وای لێگەدەم کە من هەوڵ بم بۆ دنیا بۆی کە لە قیامەت دەرەجەیەکی باش بێن و شوێنێکی باش وەرم گرێ من پێشتر نوێژمە کرد بە ڕۆژۆ بووم بەڵام باڵاپۆش نەبووم کە ئەمە ژوای کرد کە من هەوڵ بم بۆ بەرە و باڵاپۆشی
یەکێک لەوانەیە کە من ڕبتم کرد و بەرژیانی خۆمەوە و کاتە بوو کە مەسەلەن ئیمتیحانی وزاری تۆ هەرچەندە زانیاریت هەبێ بەڵام کە کاتت نەما جوابی پرسیارەکە نیتەوە نمرەی ئەو پرسیارە وەرناگری میش بیرم لەو کردەوە من ئەمزانی باڵاپۆشی فەرزە بەڵام لەوانەیە کاتم نەمێنێ کە من ئەو بڕیارە بم زووتر ئەو بڕیارە بم لەوانەیە مرگ زووتر یەخەم پێ بگرێ تاوەکو کاتێک کە من خۆم دامناوە بۆ ئێمە وای کرد کە من زیاتر هەوڵ بۆم لەگەڵ لە کۆڵینەوەم کرد و سپاس بخوا کە توانین بڕیارێک بە مشکی خۆم بم بکەوش بمە باڵاپۆش چی هۆکار بوو کە ببیتە باڵاپۆش واتە چۆن لێکۆڵینەوەت کرد و خۆتا ماژت پێ کرد چه ڕستەیەک وتاری چه زانایەکی ئاینی چه ئاەتێکی قورانی پیرۆز چه دیمەنێک سەرنجی ڕاکێشای لەوەی کە بڕیار بدەی ئیدی باڵاپۆش بی ئایا نەجابەتی باڵاپۆشی بوو لە شوێنە گشتێکە و کۆمەلگایە یا ترس لە قیامەت و دەوزەخ و سزای ئەوانەی کە گەر باڵاپۆش نەبن تاوانەکانیان چییە؟ بێگومان کۆمەڵی هۆکاری زۆر هەبوو مامۆسای ئاینی زۆر باش هەیە کە وتاریان لەسەر ئەم بابەتەیەوە و هەروەها ترسی قیامەت وهروەها هەستە ناخۆشانی کە پێشتر هەبوو پێشتر زۆر نامڕتاح بووم زۆر بێتاقەت بووم زۆر غەمبار بووم چێژم لە خۆشیەکانی ژیان وەرنا ئەگەر بەڕاستی بە کاتێکی زۆر ناخۆش تێپەڕیم کاتێک من سفور بووم بەڵام کاتێک بووم بە باڵاپۆشەمە و هەستە نەی پێشترم گۆڕە ژیانم بەرەو ئاراستێکی خۆشتر ڕۆشت ئێساس دەکەم چێژ ژیان وەرەگرم ئێساس بە ئازادیەکەم چەندێکە بوویتە باڵاپۆشواتە ساڵەکە یەک ساڵە ئەی شکل لە پۆلی 12 دەرچووی گەرنتیحانێک کرد بێ بێ وابێوانە بەڵێ ئێستا لە زانکۆ لە تاقیکردنەوەکەی دنیاش تۆش و هەموو هاوڕیانیش بەڵام شوانم پرسیارێکمەیە بۆ سۆزیار خان هەندێک لەو ئافرەتە سفورانە دەبینی بە تایبەتی لەو قۆناغی کە خۆت باست کرد بڕیارت داوە بیدە باڵاپۆش کاتێک ئەمانە دەبینی زۆر بە کەیف و بە زەوق و بە شەوقن بە تایبەت لە بازاڕەکان لە ناوەندەکانی زانکۆیان دەبینی تۆ باس لەوەکی من هەمیشە هەستمە کرد کە ناسوودەم نامۆرتاحم شتێک هەبوو کە بێزاری دەکردم هەر بەڕاست ئەوانەی کە سەرنجیان دەدەی زۆر بە کەیف و سەفان ئایا لە ناخەوە ئاسوودەن یا خۆت هەست دەکەی ئەمانە ڕەنگە لە ناخەوە نەبن تەنها زاهریان بەم شێوازە خۆم بە قۆناغاتی پەڕیوم ئەزانم کاتێک هاوڕێکم ئەبینم یان کەسێکە بینم کە سفورە لە ناخی دوومەوە تام بڵم بەزین پیایەتەوە خەفەتی بۆ ئەو خەڵکە خۆی لەو خۆشیە بێبەش کردوکە لەژێ باڵاپۆشیە وەرەگرێ سفوری لەوانەیە و کاتە جوان بێت بەڵام کاتێک گەڕێتە ماڵەوە هەست بە بێتاقەتێکی زۆر هەست بە ناخۆشیەک نامڕتاحێکی زۆر زۆر ئەکات چکە خۆم بۆ قۆناغاتی پەڕیوم اینجا ئەو کەسانە دایمە پێیان ئەڵێم کە جوانەکانی دنیا هەڵیان نەخەڵەتێنێ ئەو کاتە خۆشانە هەڵیان نەخەڵەتێنێت پەڕ بن باوەڕتوە ئافرەتێکی ناباڵاپۆش زیاتر ڕوبەڕووی خەڵخەڵەتاندن دەبێتەوە یا باڵاپۆش ئەوانی کە سفورم بێگومان من کاتێک پێشتر بە ڕێگای ڕۆشتوم لەوانەیە ڕوبەڕی کۆمەڵی قسە و توانج و سەرکردنێکی ناشرین بوو بێتمەوە بەڵام ئێستا کاتێک بە باڵاپۆشیەکەوە بە ڕێگای ئەڕۆم هەست بە سەربەرزیەکەم هەست بە ئازادیەکەم هەست دەکەم کە من نەک وەکو ئافرەتێک وەکو مرۆڤێکە ڕۆم بەڕێە ئیلهام خانن ئەگەر لێوە پرسیین لەو پرۆژەی ئاخیرتانیان توانین بڵین لەو دوو بازنەی کە باستان کردووە ئێمە ئاگادارین کە ماوەیەک لەم و بەریش چالەکێکی ترتانە بوو بۆ باڵاپۆشی زیاتر ئەوانەی کە دێنە ناو ئەو چالاکیانەی ئێوە یان بۆ نمونەوازام 150 یان 140 با بڵێن خاتون براری باڵاپۆشیان داوە ئەو 140 خاتونە ڕێژەی تەمەنیان بڵین سەر و 10 ساڵی زۆرتریان خواردە ساڵ چکە خۆتەزانی زیاتر باڵاپۆشی هەچەنە تا لە سەرەتاوە بێ باشترەوە ڕادیۆ ئاسوودەترەپی بەڵام هەنێکی ژێن لە مەرحەلەی مەسەرن پێ زانکۆیان زانکۆیان لە 15 ساڵی بەرەوسەر بۆ 18 بۆ 20 دێنە ناو باڵین بازنەی باڵاپۆشیەوە هیچ ئامارێکتان لە یانەوەی بزانی بێتان کامیان زۆرتر خواستیان بۆ باڵاپۆشی هەیەوانی کە خوارد تەمەنی 10 ساڵ یان سەر و 10 ساڵ بەڵێ ئێمە خوارد تەمەن 10 ساڵمان هەر بەشداری پێ نەکردووە لەبەرەوەی ئەگەر ببنە باڵاپۆشی هێشتا مناڵن ینی ئەوانەی کە بەشداریان کردو هەمیان 10 ساڵ بەرەو سەرن واتوانم بڵم ڕێژەی زۆریان 13 ساڵ بەرەو سەرن من ئەو پرسیارم لێەوە بوو کە باسی تەمەنەکان کرانێک وتمنەوە بزانم تایەتی زۆر بەکەمی بەڵام ئەگەر سەرنجی ئاهەنگەکەش من کۆمەڵی خوێندکاری وردی لەشمان هەیە ئەوانە خوێندکارانی لقی بەکرەجۆمان بوون پۆلەکانی 5 و 6 بە زۆری بەڵام خۆیان وردیلانن و ئەو بڕیاریان یا بووە ئەم کارە بەڕاپرسی کراوەتە لە خۆ نەکراوە ئیتر ئێمەش حەزمان نەکرد دڵیان بشکێنین وتمان کە لەو تەمەنە بچووکە ئەو بڕیارە جوانیان یاوە بە ئەمەش ڕێزیان لێ بگرین دڵگەرمی و پشتیوانی بکەنەوەی چاوان و زۆرێش لەوانی کە لەو تەمەنیان چاو لەوان بکەن ئیلهام خان ئایا ئەمانەی کە ئێستا هاتوون ئەم 140 ئێوە
پێشەوەی کە بڕیاری باڵاپۆشی بدەن لەگەڵ یان نابوون قۆناغ بە قۆناغ تێگەشتنتان هەبووە بۆیان دەستان پێوەی بۆی کە بڕیاری باڵاپۆشی بدەن یا خۆت خۆیان هاتوون بەرەوکیەوە یان گرتووە و وتیان دەمانەوێت ئێمە باڵاپۆش ببین و دوای باڵاپۆشیش ئایاچی دەستیان لێ بەردەدەن یاخود نا دەرس و ئەو دەرسوان تایبەتەکان بە پەروەردە و بە زانستە جیاوازەکانی بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلامیان بۆ دادەنێن. بەڵێ هەم دەستگای ڕۆشنبیری نووری حکمە هەم هەموو ئەو دەستگا و سەنتەرانەی ترکە ئێستا لە هەرێمی کوردستانە خزمەت بە کۆمەڵگاکە لە کاتێکاکەوە چەندین ئاڕاستی تێکدەر هەیە بۆ لادانی گەنج بە تایبەت خانمان ئێمە هەوڵمانیاوە لە ڕێگەی وانە پەروەردەیەکانمان لە ڕێگەی وتنەوەی قورئان لە ڕێگەی ئەنجامدانی سیمینار و خێوەتگە و ینی بەردەوام بۆ هەموو لەقەکان کاری بکەین کەوا ینی ئێمە ناڵین بڕیاری خوانەوە بێگومان هەر کەسێ بێ کارێ بکە پێویستە سەرەتا خۆ یەکلای بکاتەوە بۆ ڕێگای ئێوە هەڵی بژێرێ بەڵام بە دڵنیاییەوە کاریگەری دەستگای ڕۆشنبیری نووری حکمەوانە پەروەردەیەکانی مامۆستا دڵسۆزەکانی و چەندین دەستگا و سنتەری تریش هۆکار بۆی کەوام خاتونانان بڕیارە بدەن و بۆ دوای باڵاپۆشیشیان ئێمە نەک دەستیان لێ بەرنادین بەڵکو بەردەوام هەوڵەین لەگەڵیان کەوا ڕەوشت و ئەخلاقیان ڕنگدانەوەی ئەو پۆشاکە جوانە بێ کە پۆشیویانە و هەروەها ئەمانیش ببنە هۆکارێک بۆی کەوا دەوروبەریان ئینشاڵڵا ببنە باڵاپۆش. زۆر باشە بەگشتی ئێوە چەند لەختان هەیەوەتە لە ناو شاری سلێمانی ئەوە لقی گشتی هەیە کە سنتەری بڵێ نووری حکمە ناوەندی سەرەکی هەیە لە شاری سلێمانی چەند لەختان هەیە پێم وابێ لە شارەکانی تریش ئەو لەخانەتان دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان لقی هەیە و هەر لە ناو شاری سلێمانی بەهۆی گەورەی و فراوانیەوە و بەهۆی زۆری ژماری تەلەبەوە کە وەسواسی خۆی گەورەیەوێ ئێمە سێ لقمان هەیە لقی سەرەکی دەستگا کە لە مامۆستایانە و دوو لقی تریش کە بازنەی سێتوان لە گەڕەکی سێتوان و بازنەی بەکرەجۆ کە لە گەڕەکی بەکرەجۆی ئەو دوو لقە تا ڕادەیەک تازەترن بەڵام لەخوا بەزیا بێ بەردەوام ژماری خوێندکاری زۆر باش ئەگەر دایک و باوکێش بیەوێ منداڵەکەیان بە تایبەتی یا خانمەکەی ماڵەوەیان کە ئێستا لە قۆناغەکانی کۆتایی ئامادەیەکانە بینێرێتە سنتەری حکمە بووی کە هاوشێوی سۆزیارخان سبێنێ باڵاپۆش بێ بڕیاری باڵاپۆشێکی بدا چۆن پەیوەندیتان پێوە بکە ڕەنگە لەم گەڕەکانیان شتەجێ نەبێ ئەمانە دەبێت چی بکەن؟ بەڵێ ئێمە پێیجمان هەیە و دەستگای ڕۆشنبیری نووری حکمەوە لەخوا بەزیا بێ بڕواکەم ئێستا زۆرینەی گەڕەکەەکانی سلێمانی یا مامۆستایەکی حکمە یا چەند ماڵێکی تایەکەوە مناڵەکانیان لە حکمن ئەمە شوای کردووەکەوا بەردەوام ئێمە کاتێک تەلەبەمان بۆیە سیرەکەین لە ڕێگەی مامۆستایەکی مەکتەبیەوە هاتووە لە ڕێگەی ڕەفیقێکی لە مەکتەبەوە هاتووە لە ڕێگەی ماڵی خاڵێک یا پورێک یا مامێکیەوە هاتووە تا حکمەوەتە لەخوا بەزیا بێ حکمە دەنگدانەوەیکی وای دروست کردووە لە سلێمانی لە شارەکانی تری هەرێم کەوا ینی پێویست بەوە ناکە ئێمە بە دوای شتێ بگەڕێنکەوا بڵێن بیناسیێنین الحەمدولیلا خۆی ناسێنراوە بەڵام چی بکە بۆی کە پەیوەندیتان پێوە وەسایلی هاتوچۆتان هەیە بۆ کاراسانی وەسایلی هاتوچۆ هەمان بوو بەڵام ماوەیە کە ڕامان گرتووە بۆ لقی خۆمان بۆ ئێمە لقی سەرەکی بەسیترین ئینشاڵڵا هەوڵە دێنکەوە دووبارە دای بنینەوە بەڵام وەکو وتم ئێمە لە زۆرینەی ئێستا هەر لە سلێمانیا سێ لقمان هەیە گەر مەسەرەن لە لقی سەرەکیەوە نزیک نەبێ لە لقەکانی ترەوە نزیکەوە تا قورسنی هاتوچۆکردنیان یەک پرسیاری تر کە تۆزێک ڕەنگە ئێستا زۆربەی ئەو خاتونانە ڕەنگە خوێندکار بن یا خۆت لە قوتابخانەکانیان لە زانکۆکان مەشغوڵی دەرز و ئیمتیحانات بن فرسەتیان بۆ نەبێت زۆر هەنێک بحاڵەتی شتەیە بیرکەنەوە هاوینان دەرفەتێکی باشە بۆ زۆربەی و خاتونانی کا بڵێن لە خوێندکارن یان دەرفەتێک هەیە بۆ بیرکردنەوە بۆ ئەوەی بتوانن چالاکیەکیان بۆ بکەن کۆڕ سیمیناریان بۆ بکەن خولی هاوینە هیچ پلانێکتانی هەر لە ئێستەوە مەسە یا بەهارە بێ هاوینە بێ زیاتر کە بڵێن جەوی کوش و هەوا گۆڕانکاریەکات وەڵامی ئەوە ئێمە بەس ئەفو بۆەوەی پێشوشکەوتان ئێمە حەزەکەم بۆ ڕوونکردنەوە بۆی بۆ بینەرانی خۆشەویستیش ئێمە لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە من کە خۆم مامۆستاموانە ئەڵێمەوە چەندین خوێندکارمان هەیە باڵاپۆش هەر نین هەمانە هەر بەبێ لە چ گێتە حکمە ینی ئێمە ڕێگریمان نەکردەوەی کە کەسێک باڵاپۆش نییە بێتە ناو حکمەوە بەڵام هەر ئەوانی شنکەوە لە ئەم ساڵ و ساڵانی داهاتوە بڕیاری باڵاپۆشیێن بەهۆی ڕفتاری جوانی مامۆستاکانی حکمە و تەمانەوە فەزلی خی گەورێ ئەوانانێکی ئەوەشەوە بەڕاستی خاڵێکی جۆری زۆر جوانە کە ئەم پێم خۆش بۆتان باس کرد کە نووری حکمە دەرگای کراوەیە بۆ هەموو ئەو خاتونانەی ئەگەر بڕیاری هەتا بڕیاری باڵاپۆشیش نەدەنافرەتێکی ناباڵاپۆش دەتوانێت ساڵێک لەوێ خەریکی خوێنی وانە پەروەردەیەکان بێت دوای ساڵەکە گەر خۆی گەشتە قەناعەت دەتوانێت بڕیاری باڵاپۆشێکی زۆر زۆر باش بەڵێ وەکو خولیش ئەفو ئێمە لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە بۆردی گەنجانمان هەیە هەم لە خوشکان هەم لە برایان و پێش بوونی بۆردی گەنجانیش بەردەوام هاوینان خول کراوەتەوە بۆ
هەموو ئاست و تەمەنەکان خوێندکارانەوە لە پۆلی 4 بەرەو سەرەوە چوونەمە هەر حکمە و خوێندکارانە وەرەگرێ لە هەموو تەمەنەکانە خوولمان هەیەوانەی پەروەردەییمان هەیە و ساڵی پێشوش وەکو بۆردی گەنجان بۆ یەکەمین جار لە حکمە خولی زمانمان کردووە زمانی ئینگلیزی و ینی بە هاوبەشی لەگەڵ وانەی قورئان و پەروەردەیە لەخوا بەزیاد بژمارێکی زۆر لە هەم کوڕان هەم کچان بەشداریان کردووە ینی سوورێکی باشیشیان بینی ئەمە وتی دایک و باوکیانە بۆ ئێمە زۆر باشە من جەلال دەمەوێت لە خات و سۆزیار بپرسم پاشەوەی بڕیاری باڵاپۆشیتدا بەڕاستی هەر بەڕاستی جیاوازێکی ئەوەنە زۆر هەیە لە نێوان باڵا پۆشبوون و پێشەوەی باڵاپۆش بیت ینی هەست بە هیچ گۆڕانکارێکی بۆی گە پەیامێکت هەبێ قسەیەکت هەبێ ینی لە ناخی دڵتەوە پەیامێک بۆ ئەو خاتونانەی کە ڕەنگە خۆت پێش خۆش بێت تۆ وەکو تۆش بڕیاری باڵاپۆشی بدەنیا خۆت ڕەنگە ئەم قسەی تۆ کاریگەری هەبێت تەسی لەوان بکە پێشەوەی هەنێ خۆناغ ببڕن یەکسەر ڕاستەوخۆ بە تەسیری قسەکانی ئێوە بۆ تەجروبەی کە تۆ گردووت ئەوان بڕیاری باڵاپۆش ببن هەست بە فەرق و جیاوازێکی جدیەکەی ینی لەو دوو خۆناغە جیاوازی ژیانتا بەڵێ هەست بە جیاوازێکی زۆر زۆر ئەەکەم هەر لە هەستی خۆتەوە دەست بە کاتا کارتناوەی خەڵکو و هەتا کۆمەڵێک شتی زۆر زیاتر مەسەڵەن لەوانەیە ئەو لەچکە تەنها پارچە قماشێک نەبێ بەسەرتەوە لەوانەیە لە کۆمەڵێک شتی تر بپارێزە لەوانەیە لە کۆمەڵێ شت کە پێشتر کردوتە پەشیمان بیتەوە بەرەو ڕێگایکی ڕاستتر ئەڕۆی ڕاستتر بڕیار ئەیت متمانەت بە خۆت زیاتر ئەبێ باشتر دەتوانین لە شتەکان تێبگەی هەست بە ئازادی هەست بە مافی خۆتەکەی بەڵام هەمیشەوانەی کە ڕەنگە کاتێککە باڵاپۆش دەبن هەندێک خەڵک پێشوازیان لێ بکە لە دەوروبەری هەندێکیش ڕەنگە جارێکی تر سەرزەنشیان بکەن چیە خۆت کردوتە باڵاپۆشم لەسکە چی پێچاوتە بێکەوە ڕەنگە ناتوانانی بەردەوام بی مۆدیلی کۆنە ئەمە دەبێت پابندبوونی زیاتری بە شوێنەوە بێت تۆ ناتوانانی ئەمە تاسەر بەردەوام بی ئەم کاردانەوانە چۆنن لە دەوروبەری خۆتەوە من قسەی زۆر باشکرا بۆم وە لە هەمان کاتە قسەی ناشری نیشکرا بەڵام من قسە ناشینەکان ئەوان کاری تێکردم بە ڕێگەیەکی باش وتم ئەبێ من قسەکان ئێوە بسەلمێنم کە قسەکان ئێوە ڕاست نییە ئەبێ بیسەلمێنم کە قسەکانی ئێوە ڕاست نییە ئەبێ بیسەلمێنم کە پێچوانی قسەکانی ئێوەیە لە چێک دواکەوتوی نییە لە چێک و باڵاپۆشی ئەو پەڕی پێشکەوتی و ئازادیە کاتە ئێستا پەیامت چییە بۆ خانمانەی کە ڕەنگە هێشتا لە ئەوجی جۆرە لە سەرخۆشی و لە شادی و کامرانیا بن لەوەی کە بنازن بە ناباڵاپۆشی خۆیانەوە پێیان ئەڵێم ئاگادار بن لەوەی کە مردن چاوەڕێی کەس ناکات با بەڕێگەیە بگەڕێنەوە لای خوای گەورە کە وەڵامی پرسیارەکانیان پێبێت بەڕێگەی بگەڕێنەوە لای خوای گەورە کە شەرمەزار نەبن و پەشیمان نەبنەوە بێنەوە دنیا جوانەکانی دنیا فریویانەیە بێگومان دنیا هەرچەنە جوان بێت قسەی خەڵکیان هەر شتێکی ترکە هەرچەنە جوان بێ بەقەدەر ڕەزامەندی خوای گەورە جوانیە بەقەدەر ئەوە جوانی کە خوای گەورە لە تۆ ڕازی بێ زۆر باشە ئیلهام خان ئایا کارەکانی ئێوە طبعاً زۆرێک لە خەڵک پێی ناخۆشە لە کۆمنت و لە فەیسبوکانیانە دەبینین کاتێک کە مەراسیمێکی سازدان بۆ باڵاپۆشی ساز دەکرێت و ڕاگەنرێت و بڵاو دەبێتەوە لە میدیاکان هەندێک خەڵک توانجی لێ دەدەن هەندێک خەڵق قسەی ناشرین پێچەوانە دەکەن ڕخنەی نابەجێش ئێوە کار و پرۆژەکانتان بۆ بەردەوامبوون لەسەر باڵاپۆشکردنی خانمانی کورد لە دەرەوەی ساڵ ڕۆژی باڵاپۆشی و ڕۆژی باڵاپۆشی و هەفتەی باڵاپۆشی ئێوە هەر بەردەوام دەبن لەم ڕۆتەی خۆتان؟ بەڵێ توانجدان یاتە شەردان شتێکی زۆر زۆر ئاساییە بۆ ئێمە ئەوە کەمترین شتەکەوان نەتوانیانە و ئەیکەن ئێمە ئەو شتانە نەکارمان تێناکە بەڵکو ئەبێتە هاندێرێک بۆی کەوا بەردەوام بین لەم کارە جوانانە بێگومان ئەم کاری ئێمە ئەڵێ حەقتاڵە دیارە ڕاستیەکی ئەوەنە جوانە ئەوان بەرگی ناگرن ئەگەر بە کۆمنتیش بێ ئەیانەوەی ڕوبەڕووی ببنەوە زۆر ئاساییە بەلامانەوە تەنان دەگەر سەرنجیان یابێت لە کۆمنتی تایبەتیش وەڵامیان ناینەوە وی واز نەکەن خەریکە بین بە ئەوانە ئێمە کاری لەو گەورەترمان هەیە و ئێمە بەردەوامە بین لەم کارانە نەک تەنها لە ساڵیادی باڵاپۆشی یاخود لە مانگی باڵاپۆشی بەڵکو ئێمە هەموو هەفتەیەکە خوێندکارانی یەنە لامان نەک ئێمە دڵنیام هەموو سنتەرەکانی تریشکەوە بەردەوام تاکی کورت پێگەێنن و پەروەردەیەکەن لەسەر پەروەردەیەکی قورئانی و سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام ئێمە کارەکەین بۆی کە ئەوان شانازی بکەن بۆ باڵاپۆشی کە هەیەنەوە ئەگەر هێشتا بڕێرێنەوە بڕیار بن و دواتریش ببنە هۆکارێک بۆی کەوا دەوروبەریان ینی بەهۆی ڕفتاری جوانی ئەوانەوە بڕیاری باڵاپۆشی یا بڕیاری هەر ڕفتارێکی جوان بێت. پێشوازیەکانتان لە سۆزیارەکان چۆنە چۆن پێشوازیان لێ دەکەن ئەمە ڕەنگە زۆر گرنگ بێ لەوەی کە دڵیان خۆش بکەن پابندیان کەن بە حیجابەکەەوە تاسەر
ئێمە بەناوی دەستی بەڕێوەبوونی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە و هەروەها تەواوی مامۆستایان نەک جارێک هەزار جار پیرۆزبایی لە سۆزیارخان و تەواوی سۆزیارەکانەکەینکەوە ئەم بڕیارە گەوریانیاوەکەوە ئەم ڕێگە جوانیان هەڵبژاردووە هیواداری انشاءالله ئەو باڵاپۆشی کە کردویانە لە ڕەفتاریانە ڕەنگ باتەوە و بێگومان هەمیشە هاوکاریانە بین ئەگەر چی خوێندکاری ئێمە بن و ئەگەریش لە هەر ڕێگەیەکی ترۆ بمان ناسنەوە مەرج نیە تەنها خوێندکاری ئێمە بن ئەنجا ئێمە هاوکاریان بین ئێمە توانین لە ڕێگەی پێگەیاندنی سۆزیارخان و سۆزیارەکانەوە ئەوان بکەینە بربەستی ئەوان بکەینە پردێ بۆی کەوا دەوروبەریان ڕابکێشن بۆ لای ئەم دینە پاکە و ئەم فیتڕەتی کەوا کۆمەڵگای کوردی ئەگەر هەرچنێک لی دوورکەوت بێتەوە بۆی ئەگەڕێتەوە حاڵەتێکی کە خۆشت باست کرد جێگەی سەرنجە ئافرەتێک کە دێت نوێژ دەکات ڕۆژوو دەگرێت کە سۆزیاریش خۆی باسی دەکرد دێتە سنتەری حکمە قورئان دەخوێنێوانە پەروەردەکان دیکە دەخوێنێ بەڵام باڵاپۆش نابێت هۆکار چییە کە باڵاپۆشنێ بە ڕەنگە ئەم وەڵامی هێشتا هەر لای سۆزیار بێت لە واقعدا بەڵام ڕەنگە تۆ شەندێکت لێ دوان بێ بۆی هەم وەڵامەکە دووتانم دەوێت بەڵێ بێگومان هەروەک چۆن نوێش فەرزەوە ڕۆژ و فەرزەوە تەواوی ئەرکانەکانی تر باڵاپۆشی شێکێکە لەو فەرزانێکەوە خۆی پەروەردگار کە خالقی مەخلوقەکانیەتی و ئەوە زانێ خێر لە چیایە و چ شتێک باشە بۆ دروستکراوەکانی فەرزی کردووە لەسەرمان وەڵامەکانیان زۆرە بەشێکیان ئەڵێن ئەترسین واتە بۆ ڕادەیە ئەترسین کە نامانەوێت هەر باسیشی بکەن لە لامان چونکە بیری لێ ئەەکەین و نامانێت بیری لێ بکەینەوە بەشێکیان هەن ئەڵێن دیارە ئەو کەسانی کە لە دەوروبەریانن مەبەستی لەوە یانی هەر ئەترسێ باڵاپۆش بەیان چییە بۆ ئەترسێت دەوروبەر تۆڕە کۆمەڵایەتیەکان لە قسەی ئەم دەسەڵاتێکی ئێستا هەیە چەند ساڵە ینی کارێکی وای کردووەکەوە خەڵکی بەردەوام لە جیاتی ئیسلامی لە بەرچاو جوان بێ لە جیاتی ینی سەرنج بە لە ڕێگەی کەناڵە تەلەڤیزیۆنەکان کە کراونەتەوە بەشێکی زۆریان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەردەوام واکەکەوە گەنجانمان دوورکەونەوە لە ڕفتاری جوان لە ڕەوشی جوان وە باڵاپۆشیان لە جیاتی لە بەرچاو جوان بکە زۆر بەکورتی ئەو ترسە چییە یاخود بۆچی باڵاپۆش نابن ئەو ترسە ئەزانی کە شتەکە ڕاستە ئەترسی لەوەی کە بەسەریا زاڵ نەبیت و دایمە لە خۆی گەورە ئەترسی بگومان کاتێکێکیش بۆ لاو باسەکە عنی ئەترسی کە بمریت و وەڵامی ئەو پرسیارە و پێ نییە یان هەندێک جار ئەترسی لەوەی کە نەتوانین بەسەر خۆتا زاڵ بیت یاڕەبی تۆش پیرۆزت بێ ئینشاڵڵا بۆ هیوایەکە تا کۆتایی و کاریگەریت هەبێ بەسەر هاوڕەکانی دیکەشتەوە کە تا ئێستا باڵاپۆش نەبوو سپاس بۆ خاکی سۆزیار سعید خانی تازە باڵاپۆش و هەروەها لە کاتیشانەگرم من دەستخۆشیم هەیە لێرەوە بۆ تەواوی و کەسانێکەوە هاوکارمان بوو لەم پرۆژەیە چون سواسی خی گەورەوێ ئێمە لە ماوەی تەنها هەفتەیەک و چەند ڕۆژێکە بڕی 2 میلیۆنمان بۆ کۆبووە ماواگەینێکەوە گەلی کورد کەسانی زۆر باشی تایەکەوە بەردەوام بە پارە و سامان و بە هەموو جۆرێک هەوڵێنکەوە ئەم فیتڕەتە جوانە بگەڕێتەوە دەستخۆشیان لە یەکەین هەم بۆ ئیدارەی حکمە هەم بۆ ئێوەش بۆم دەرفەتە دەستان خۆش بەزۆرشتاری ڕۆژەی باڵاپۆشی لە قیسلێمانی دەستگای نووری حکمە وەڵێ بینەرانی عزیز ناوڕێکمان هەیە و دەچینە لای هەواڵەکان تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1973 153 85 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی
ژیانی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. شەوی ڕابردوو لە ئەنجامی حەوت تەقینەوەی جیاواز لە بەغدا 16 کەس بریندار بوون. سەرچاوەیەکی ئەمنی لە بەغدا ڕایگەیاند شەوی ڕابردوو 4 هاوڵاتی لە ئەنجامی تەقینەوەی 2 بۆمبی چێندراو لە ناوچەکانی شعب و حەبیبە لە ڕۆژهەڵاتی بەغدا بریندار بوون. سەرچاوەکە دەژڵێت لە دوایە و دوو تەقینەوەیە بۆمبێکی چێندراوی دیکە لە بازاری شعبی ناوچەی مەعالف تەقیوەتەوە لە ئەنجامدا 3 هاوڵاتی مەدەنی بریندار بوون کە برینەکانیان سەختە. لەلایەکی تریشەوە 6 کەس لە ئەنجامی 3 بۆمبی چێندراو لە ناوچەیە بوتشیر بریندار بوون. باز لەوەش دەکرێت بۆمبێکی دیکە لە نزیک باخێک لە ناوچەی زعفرانیە تەقیوەتەوە و کەسێکی دیکە بریندار بووە. هاوکات تەقینەوەی بۆمبێکی دیکە لە ناوچەی شوعلە 2 کەسی بریندار کرد. بەهۆی بەدواداچوونەکانی پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی لە وەزارەتی ئاوەدانکردنەوە 12 فەرمان بەردەگەڕێنەوە سەر کارەکەیان. ڕووپاک ئەحمەد پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاند پاش بەدواداچوونی بۆ سکاڵای فەرمانبەرێک کە باوەڕیوا بووە مافی پێشێل کراوە. لە بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی کۆیە ڕووپاک دەڵێت 12 فەرمانبەری گرێبەستی بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی کۆیە لەبری بە هەمیشەییکردنیان نێردرابوونەوە ماڵەوە، بەڵام لە پاش بەدواداچوونەکانی بۆ هۆکاری لادانیان دەرکەوت مافیان پێشێل کرا و بەرپرسانی وەزارەتیش بەڵێنیان داوە بیان گێڕنەوە سەر کارەکانیان. ڕووپاک گوتیشی ڕێژەیە و فەرمانبەرانە 12 کەس و وەزیری ئاوەدانکردنەوە بەڵێنی بە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی داوە بڕیاری لادانیان هەڵوەشێنێتەوە و بیان گەڕێننەوە سەر کارەکانیان. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بەهۆی پاراستنی قوتابیان لە ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم چالاکیەکانی ناو خوێنگاکانی ڕاگرت. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاند هەموو ئەو چالاکیانەی کە دەبنەوەی دروستبوونی قەرەباڵغی لە ناوەندەکانی خوێندن ڕادەگیرن. لە ڕاگەیاندراوەکەی پەروەردەی سلێمانی داهاتووە پێویستە لەوانەی یەکەم ڕێنماییەکانی چۆنیەتی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بە قوتابیان و خوێندکاران بوترێتەوە. پەروەردەی سلێمانی دەڵێت هەر قوتابی و خوێندکارە ئینفلۆنزا یان تای هەبوو کاراسانی بۆ بکەن بۆ پشکنین و چارەسەر و داواش دەکات سەرجەم قوتابخانەکان پابەند بن بە ڕێنماییەکانەوە. بینەرانی عزیز ڕاستەوخۆ دەچینە سلێمانی و لای بەیاننامەی کە سوکاری سادراوانی مانگرتوو لە بەردەم دادگای سلێمانی ساڵی 1970 دەکەن کە تایبەتە بە ئازادکردنی بەمەرج بڕیاری شوایە گەر بێت و ئەو مافە یاساییە و مرۆیە بۆ ئەو سزادراوانە دەستەبەر نەکرێت ئەوە ڕێژەی سزادراوانی مانگرتوو زۆرتر ببن. بەڕێزان سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی تابەت بە کاروباری زیندانیان و دادوەرە بەڕێزەکانی دادگاکان و ئەندامانی داواکاری گشتی و لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی داواتان لێ دەکەین پاڵپشتمان بن و بەدەم ئەم داواکاریەمانەوە بێن. لەبەرەوەی داواکاری ئێمە ناچێتە ناو خانەی بەرگریکردن لە کەسانی تاوانبار، بەڵکو چۆن یەکەم ڕۆژ یاسا سەروەر بوو بۆ بە سزاگەیاندنیان لە ئێستەشدا هەر بە یاسا ئەو مافە بەخشراوە بە سزادراوانی ناو چاکسازیەکان کە لە مادەکانی 301 و 332 قانونی ئوسولی محاکەماتدا هاتووە. ئەگەر سزادراو سێ لەسەر چواری ماوەی بەندکردنی خۆی لە چاکسازیەکان بەسەر برد، ئەگەر هاتوو لەو ماوەیەدا کەسی بەندکراو بوو بێتە کەسێکی چاکساز و لەلایەن ئیدارەی چاکسازیەکانەوە پشتگیری بکرێن کە بوونەتە کەسێکی چاکساز، ئەوە پێویستە بە بڕیاری دادوەر و لەسەر پشتگیری ئیدارەی چاکسازیەکان بە مەرجێک سێ لەسەر چواری ماوەی بەندکردنی تەواو بوو بێت ئازاد بکرێت. بەڕێزان ئەم ئازادکردنە بە مەرجەش بە شێوەیەکە گەر هاتوو ئەو کەسەی ئازادکردنی بە مەرج دەیگرێتەوە لە دەرەوەی زیندان بۆ ئەو ماوە بەندکردنەی کە مابووی تەواوی بکە و بە مەرج ئازاد کراوە. ئەگەر هاتوو هەر تاوانێکی تری ئەنجامدا ئەوە جگەلەوەی کە دەبێت سزای ئەو تاوانەی کە ئەنجامی داوە وەری بگرێ، هەروەها لەگەڵەوەش دەبێت ئەو ماوەشی کە تەواوی نەکردووە و بە مەرج ئازاد کراوە بۆی هەژمار بکرێتەوە و لەسەری بند بکرێتەوە. بۆیە ئێمە لەم ڕوانگەیەوە
دەڵێن دادپەروەری و جێبەجێکردنی یاساکان نێهێشتنی بارگرانی و قورسایی لەسەر شانی ئیدارەی چاکسازەکان لە ڕووی خەرجیەکانەوە ئامانجی بەندیخانەکان کە چاکسازیکردنی کەسانی بەندیە لە هەمان کاتدا دۆخی ئابووری و کۆمەڵایەتی و دەرونی کەسانی بەندیش دەخوازێت کە کار بە بنەمای ئازادکردنی بەمەرج بکرێت بۆیە داوا لە هەموو لایەک دەکەین بەدەم داواکاری یاسایی و مافی زەوتکراوی سزادراوانمانەوە بێن لێرەوە بە پێویستی دەزانین سوپاسی هەموو ئەو کەس و لیژنە و ناوەندانە بکەین کە هاوکار و خەمخۆرن بۆ بەرگریکردن لە مافی یاسایانەی ئەو سزادراوانە داواکاری کۆمەڵک لە سزادراوانی چاکسازی مانگرتوانی سلێمانی ناوی دوانەکەت سزادراو ئەوانەی کە بە تۆمەتی تیرۆرن نزیکەی 200 کەس بن بەڵام زۆربەیان عەرەبن و هەمووشی شمولی ئەم ئازادکردنی بەمەرجە ناکا ئەوەی ئێمە لەوەچە نزیک بە 10 کەسێک هەبین تقریبا بەڵام بەشیر محەممەد وڵای ئەوەی کە ئێمە ئاگادار بین دوور و نزیک لایەنە پەیوەندیدارەکان دوور و نزیک لە کۆبوونەوەدا و بە تەماشن لەم هەفتەیەدا کۆبوونەوەیەک بکەن لە ڕووی بەڕێوەبەری چاکسازیەکان لەگەڵ دادوەرەکان بۆی بڕیارێک بدەن ئێمە داواکاری ئەم بەیاننامەمان بە لایەنی پەیوەندیدار بگات و ئەم داواکاری ئێمەش لایەن ئیدارەی چاکسازیەکانەوە پشتگیری دەکرێت و ئەمانیش لەگەڵ بۆچوونی ئێمە لەگەڵ داواکاریەکانی ئێمەن زۆر باشست ینی کاریگەری هەبووە و ئێمە زۆر سپاسی تۆڕی میدیایی کۆمەڵی شەکەین لەوەی کە بەدەمە داواکاریمانەوە ئەو بەیاننامەیوانەی بینەرانی عزیز درێژە بە هەواڵەکانمان دەدەین لە شارەکانی هەولێر و سلێمانی 12 کۆگا و چەند دەرمانخانەیەک داخران و بە دوواداچوونی بەردەوامیش بۆ نرخی دەمامک و پێداویستیە پزیشکیەکان دەکرێت. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی وەزیری تەندروستی و ئامادەبوونی قایمقامی قەزای ناوەندی هەولێر و تیمەکانی پشکنین هەڵمەتێکی فراوان لە ناو کۆگاکان و دەرمانخانەکان ئەنجامدا و بۆ ڕێگەگرتن لە قۆڕکردنی نرخی دەمامک و پێداویستیە پزیشکیەکان. بەپێی ڕاگەندراوەکە لە ئەنجامی پشکنینەکان 12 کۆگای پێداویستی پزیشکی و 1 دەرمانخانە داخران. وەزارەتی تەندروستی جەختی کردووەتەوە لیژنەکانی پشکنین بەردەوام دەبن و داواژ لە هاوڵاتیان دەکەن لەسەر ژمارەکانی سندۆقی سکاڵا لە کاتی بوونی هەر حاڵەتێکدا پەیوەندیان پێوە بکەن. لە شاری سلێمانیش لیژناوە بەشەکانی قایمقامێتی سلێمانی 3 دەرمانخانە و نۆرینگەیان بە هۆکاری گرانفرۆشی و فرۆشتنی دەمامکی ماوە بەسەرچوو داخست. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی ئێران هاوڵاتیانی هەرێم بە مەبەستی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا هەوڵی دەستخستنی دەمامک دەدەن و بەشێک لە بازرگانەکانیش مەترسی بڵاوبوونەوەی کۆرۆنایان بە هەلزانیوە بۆ فرۆشتن و بۆ فرۆشتنی دەمامکەکان بە نرخێکی گران بە تایبەتی بەشێک لەو دەمامکانەش وەک باز دەکرێت ماوەکەیان بەسەر چووە. ڤایرۆسی کۆرۆنا زۆرینەی زانکۆکانی ئێرانی داخست و بەشێک لە پارێزگاکانی سەرجەم ناوەندەکانی خوێندنیان تا کۆتایی هەفتە کردە پشوو. ئامارەکانی گیان لە دەستدانیش بەرز بووەتەوە بۆ 6 کەس. کیانوشە جانپور وتەبێژی تەندروستی ئێران ڕایگەیان لەسەر تاسەری ئێران 10 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراون کە 8یان لە خۆم و 2یان لە تاران و بەوەش ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران گەشتووەتە 28 کەس و ژمارە ئەوانش بەو هۆیەوە گیانیان لەدەستداوە بەرز بووەتەوە بۆ 6 کەس. باپەی ناوەندەکانی هەواڵ 785 کەسیش گومانی توشبوونیان لێ دەکرێت و لەژێر چاودێری وردی پزیشکیدا. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو لە ئێران مەترسی لەسەر وڵاتانی دەوروبەریش دروست کردووە و پەروەردەی زۆرێک لە پارێزگاکان سەرجەم ناوەندەکانی خوێندنیان تا کۆتایی هەفتە کردە پشوو. لەلایەکی دیکەوە وەزارەتی تەندروستی ئیمارات ڕایگەیان 2 حاڵەتی نوێی توشبووی کۆرۆنا تۆمار کراوە کە ژن و مێردێکی ئێرانین و پیاوەکە تەمەنی 70 ساڵە و دۆخی لە ئێستادا باش نییە و ژنەکەش تەمەنی 65 ساڵە. لەسەر تاسەری گیان نزیک بە 8,000 کەس تووشی کۆرۆنا بوون و 2400 کەسیش بۆ هۆی ئەو پەتایەوە گیانیان لەدەستداوە. هێزە دەریاوانەکانی ئێران لە کەنداوی عومان دەستیان گرت بەسەر کەشتیەکی بارهەڵگردی بیانیدا و 13 دەریانوانی ناو کەشتیەکەشیان دەستگیر کرد. حسێن دەهکی فەرماندەی پاسەوانی کەناراوەکانی ئێران لە پارێزگای هورمزگانی باشووری و وڵاتە ڕایگەاند لە کەنداوی عومان دەست بەسەر کەشتیەکی بیانیدا گیرا کە ملیۆنێک لیتر گازوئیلی بە شێوەیەکی نایاسایی بە قاچاق دەبن. حسێن دەهکی ڕاشی گەیاندووە کە لەسەر ئەو کەشتیەدا 13 کەس دەستگیر کراون کە هەمویان بیانین. ئەو بەرپرسە ئێرانیە هیچ زانیاریەکیشی لەسەر کەشتیەکە و ڕەگەزنامەی دەریاوانەکان ئاشکرا نەکردووە. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکان ڕۆژمان پێشکەشکردن پاش ناوەڕێک دێنەوەلاتە.
وڵای زانم دووبارە سڵاوتان لێ بێ هاوار محەممەد پامنێرمان لەگەڵمانە لە کەلارەوە هاوارم کاتت باش گوێت لێمانە هاوار محەممەد پایانێرمان لە کەلارەوە پێم وا بێ لە هەموو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش دیارە بەڵێ فەرموو هاوار بەڵێ گوێمان لێتانە فەرموون سەوت مەگات بەڵێ گوێمان لێتە فەرموون بەڵێ دیارە قەزای کەلار بەوەی هاوسنووری لەگەڵ وڵاتی ئێران لە ڕێگەی مەرزێکەوە کە مەرزی نێودەوڵەتی پەروێزخانە هاتوچۆی گەشتیاران و بازرگانی هەیە لەگەڵ وڵاتی ئێراندا لە ماوەکانی ڕابردوودا بەهۆی دابەزینی بەهای تمان و نەمانی ڤیزا لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێراندا ژمارەی زۆر لە گەشتیاران و بازرگانان بە مەبەستی بازرگانی و مەستی گەشتیاری و ژمارەیەک لە وڵاتی مەستی خوێندن ڕوویان لە وڵاتی ئێران کردبوو لە ئێستادا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی ئێران ئەو گەشتیار و هەوڵاتیانەی هەرێمی کوردستان دەیانەوێت بگەڕێنەوە لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لەلایەن قایمقامەتی قەزای کەلارەوە کۆمەڵێک ڕێکار بە مەستی خۆپاراستن لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە گیراوەتە بەر لە ئەو گەشتیارانەی دیارە بە بڕیاری وەزارەتی ناوخۆ مەرزە نێودەوڵەتیان لە ئێستادا داخراوە تەنیا هاتوچۆی بازرگانی تێدا دەکرێت و ڕوونی ئەو دەکرێت بەردەوام دەبێت یاننا بەڵام سەرجەم هاتوچۆ گەشتیارەکان ڕاگیراوە ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان کە لە وڵاتی ئێران و دەیانەوێت بگەڕێنەوە پشکنینی سەرەتاییان لە مارزەکە بۆ دەکرێت مەرزی نێودەوڵەتی پەروێزخان دوای ئەوەش لەلایەن قایمقامەتی قەزای کەلارەوە لە هۆتێلێکی ناو قەزاکە شوێنێک دابین کراوە بۆ ئەو هاوڵاتی و قوتابی و ئەو گەشتیارانی کە لە وڵاتی ئێران و دەگەڕێنەوە دیارە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت 15 ڕۆژ ئەو هاوڵاتیانە لەژێر چاودێریدا بمێننەوە بۆ مەستە ئەو 15 ڕۆژە لە وتێلێکی ناو قەزاکە دەمێننەوە لە ئێستادا 51 هاوڵاتی کە لە وڵاتی ئێران بوون و ئێستا گەڕاونەتەوە پشکنینیان بۆ کراوە و لە نێو ئەو وتێلە لەژێر چاودێریدان دیارە بەردەوام ژمارەکەش لە زیادبووندایە من بۆ قسەکردنی زیاتر بەڕێز کاک شەهاب قایمقامی قەزای کەلارم لەگەڵایە بۆ وەرگرتنی دوایین زانیاریەکان کاک شاب سڵاوت لێبێ ئەگەر پێمان بڵێیت دوایین ئامادەکاریەکان لەسەر ڕێگەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا چییە لە قەزای کەلار ئێمە دوا بەدوای ئەو بڕیار و ڕێنمایانەیە کە لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و دەرچووە ئێمە لە یەکەم ڕۆژۆکارمان لەسەری کردوچی لەسەر ئاسی داری گەرمیان و قایمقامەتی قەزای کەلار ئێمە لێرانە احتیاطێکی باشمان کردووە لە ناو نەخۆشخانەی کەلارە شۆنون تایبەت بۆ ئەوانەی بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوە ئامادە کراوە ستافی هەیە ئەو کەرستە و پێویستانەی کە بەردەستە ئێستا هەیە ئامادەن و لە دوێنێ ئێمە سەردانی مەرزی پەروێزخانمان کرد و ئەمڕۆژی ستاش هەر لە ئاستی داری گەرمیان و قایمقامەتی کەلاری سەردانێکی ترمانە بێ هەر ئەمڕۆ بۆ ئەو شوێنە ئەو شۆنانەیەک ئەو تیمانەی کە لەوێن تیمەکانی بنکەی خۆپاراستنی تەندروستی گشتی گەرمیان لەوێ سەردانی ئەو شوێنانەمان کرد بەدواتۆ چۆنمان کرد بۆ ئەوەی بزانین کاری لیژنەکانی ئێمە چییە و چی نییە و وەزعی و هاوڵاتیانەی کە ئەگەڕێنەوە چۆنە بە خۆشحاڵیەوە تا ئێستا ئیشەکان بەباشی ئەڕوات هیچ حاڵەتێکی ترسناک و ئەوانە ڕوون نەداوە هەموو ئەوانە تەنها بۆ دڵنیایبوون لە تەندروستیان لەبەر بەرژەوەندی گشتی خەڵک لەبەر سەلامەتی ژیان و گوزەرانی خەڵک ئێمە ئەو ڕێکارانە کە بڕیاری لەسەر دراوە جێبەجێ ئەکرێت ئەو هاوڵاتیانە کە دێنەوە فەحسێکی سەرەتاییان بۆ کرێ ئەوەی کە دەرجەی حرارەی لەشیان وەرەگیرێت دواتر لە شوێنێکە حەجز دەکرێن ئەمێنینەوە ئەوجا بە پاس لەوێ ئەگوێزرێنەوە بۆ ئوتێلێک لە ئوتێلەکانی شاری کەلار لە ئێرانە شوێنی 150 کەسمان بۆ دابین کردوون بە هەموو پێداویستەکانەوە تیمێکی تەندروستی سەرپەرشتیانەکە بە بەردەوامی فەحسیان بۆ کاو سەردانیانەکات و مەفرەزەی پۆلیس و ئەوانشمانە داناوە بۆ حمایەکردنیان و نابێ هیچ ڕێگە بدرێ بە هیچ کەسێک لە کەسوکارەکانیان سەردان بکەن یا بێنە دەرەوە لە ماوەی ڕابردوودا ژمارەی زۆر لە هاوڵاتیانی قەزای کەلار بە تایبەت ڕویان لە وڵاتی ئێران کردهبوو یعنی ئەگەر هەیە ئەو ژمارە 150 کەسە ڕوو لە زیادون کات بەدیلێکی تر هەیە بۆ ئەوەی ئامادەکاریی تر کراوە قایمقامێت ئەگەر ژمارەکە ڕووی لە زیادبوون کرد ئەوە شوێن نەمایەوە بەدیلێکی تر بۆ ئەو کارە دابینکرێت حتمما قسەمان لێ کردووە بەدیلی ترمانش ئەبێت ئەو ژمارەش لە زیادبوونە لەبەر ڕێژێکی زۆری خەڵکی خۆمان ئێمە ئێستاوانەی کەلامانم 50 کەسە
خەڵکی حوت کەسی خەڵکی کەرکووکە خچیانی خەڵکی سلێمانیە خەڵکی کفریتایە هەموو کەلاری نین ئەوانە خانەقینی تایە ئەو شوێنانی تایە ئێمە لەبەر ئەو حاڵەتانی کە باس کرا ضرورە مەثلا ئەوانە ئەبێن بەو فترە زەمنی کە وەزارەتی تەندروستی دایناوە ئەبێ لەژێر چاودێریا بن و بیرمانش لەوە کردێتەوە ئێستا 150 کەسە گەر ڕێژەکە بە زیادبوون بێ بیرمان لەوە کردێتە کە شوێنی تریان بۆ دابینکەن و هەمان شێوە بیان خێنە ژێر چاودێری تەندروستیەوە. کاک شاب تا ئێستا هیچ حاڵەتێکی گوماناوی یا لەو نەخۆشانە لەو کەسانە عفو لەو کەسانە لەو هاوڵاتیان دەرکەوتووە کە گەڕاونەوە لە وڵاتی ئێران؟ خۆشبەختانە تا ئێستا هیچ حاڵەتێکی ترسناک ڕووی نەداوت تەنها لەژێر چاودێریە. ژمارەیەک لە میدیاکاران با بڵین دەنگۆی ئەوە هەیە کاڵێت لە ڕێگەی مەرزێکەوە کە منزی موزرینەوە لە قەزای لە خانەقین با بڵین لەبەرەوەی کە هیچ بازیەکی پشکنی لە نییە لە نێوان هەرێمی کوردستان ناوچە دابڕێنراوەکانەوە کۆمەڵێک لەو هاوڵاتانی کە لە ئێرانەوە دەگەڕێنەوە بە مەبەستی ڕزگاربوون لەو ڕاگرنی ئەو 14 ڕۆژە دەچنە ناو منزی موزریە لێو دەچنە ناو خانەقین و لێو داخلی شارەکانی تری هەرێم دەبن وەکو قایمقامەتی قەزای کەلار هیچتان کردو بۆ ئەم دیاردەیە ئایا هیچ پلانێکەیە کە بازگەی تەندروستی لە نێوان هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان دابنرێت؟ ئێمە دوێنێ من خۆم قسەم لەگەڵ قایمقامی خانەقینا کرد بەسپاسەوە ئەوش هەمان ڕێنمایی و هەمان ڕێکاریان گرتوتە بەر لەوێشە بە وامەنشتیمێکی تەندروستیانێ سەر بە نەخۆشخانەی گشتی خانەقینە ئەوانش هەمان پشکنینەکەن و خەڵکیانش گەڕاوەتەوە و ئیجرعاتیانش کردووە و داواشمان لیان کردەوە بە تایبەتی ئەگەر ئەو هاوڵاتیانی کە خەڵکی کەلارن بەو دەروازە بیان گەڕێنەوە. زۆر سپاس بۆ پەیامێرمان هاوەر محەممەد لە کەلارەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریکارت سپاس بۆ میوانەکەت. بینەرانی عزیز دەگەڕێنەوە هەر سلێمانی پەیامێرمان ڕاستی حەمامینمان لەگەڵایە لەسەر چالاکیەکانی ئەمڕۆی سلێمانی بە تایبەتی گرتبوونەوەی کە سوکاری مانگرتوانی سزادراو لە چاکسازی گەورانی سلێمانی کە دیارە لە هەفتەیەک زیاتر دەبێت کە تۆڕی میدیایی کۆمەڵ کەمپینێکی بۆ پشتیوانیکردنی یاساییانە لەژێر ناونیشانی گێڕانەوەی مافی یاسایی بە مەرجی چاکسازی بۆ سزادراوانە ڕاگەیاندووە. ڕاستی سڵاوی خوا لێبێت ئەگەر پێمان بڵێ چالاکیەکانی ئەمڕۆی سلێمانی بە گشتی چین و گرتبوونەوەی ئەمڕۆی بەردەم دادگای سلێمانی چییە؟ سڵاو لە ئێوە لابینەرانی کەناڵی ئاسمانی پەیام وەگەیبینن لە پشتی منەوە کە سوکاری زیندانیانی مانگرتوو لە چاکسازی گەورانی سلێمانی گرتبوونەتەوە داوایەوەکن کە سوکارەکانیان ئازادی بەمەر شمولی بکات وەکەوان باسی دەکەن بە یاسایەک بە بڕیارێکی دادگای تەمیزی بەوەی کە بندکراوانی مادەی تیرۆر هەڵاوێردراون لەوەی کە ئازادی بەمەر شمولیان بکاتەوە ئەوان ئەوە بەسەریاندا سەپێنراوە کە دەبێت هەموو حکومەکەیان تەواو بکەن هەیانە 20 ساڵ لە زیندانە هەیانە 15 ساڵ لە زیندانە ئەوان ئێستاکە گرتبوونەوە لە بەردەم دادگای سلێمانی و داوا لەلایەن پەیوەندیدارەکان دەکەن بۆی کە ئازادی بەمەر شمولی کە سوکارەکانیان بکات وەکو باسێکەن وەکو منداڵەکانیان باسی دەکەن کە ئەوانش چی دیکە چاوەڕێی ناتوان چاوەڕوان بنوە تااقەتی دووری کە سوکارەکانیان نەماوە لێرە بەیاننامەیەکیان خوێندەوە تێدا ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکانیان کرد و لە بەیاننامەکەیاندا بەڕوونیەوەی تیابوو کە ئەم کەسانە دەبێت یاسا بێت بۆ تۆڵەکردنەوە نەبێ بەڵکو بێ بۆ چاکسازیکردن بێ ئەم کەسانە ئێستاکە جۆرە لە جۆرەکان چاکسازی کراون و ئێستاکە بای ئەوەیان هەیە کە بگەڕێنەوە ناو کۆمەلگاوە ئێستاکەوان شانیەوە کە بگەڕێ ناو کۆمەلگا بۆیە داواکەن کە ئەوانیش ئازادی بەمەش بیانگرێتەوە. منە ڕۆمەلای بەشێک لەم کە سوکارانە بزانم داواکاریان چیە بۆچی گرتبوونەتەوە دایان سڵاو لێبێ پێیان بڵێ تۆ داوای چیەکەی سەر چاوەکەم دەستان خۆش بێ بۆ کەناڵەکانیشتان کاکێکیان وڵا داواکاریم هەیە لە سەرۆکی حکوومەتی هەرێم دادوەرە بە ڕێزەکان لە مافی مرۆڤ ئەم قوربانە دوان ساڵە گیراوە چاوەڕێ یەکەم دایکی سجنەکەی کێکیانم خانەوادە شەیدین کوڕە شەیدێ قوربانی بم بەژەمە خوای بەری دەن بە مەرجی چاکسازی قوربانی بم. بزانم کاکە جوانە لێرە چیە کات تۆ قسەبان بۆ بکە بزانم داوای چیەکەی مامەم گیراوە داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان مامەم بەردە. سپاس دەکەم ڕۆمە لای ئەم خاتونە جوانە چۆنی گوڵەکەم باشی پێم بڵێ تۆ داوای چیەکەی بۆچی ئەمڕۆ لێرە گرتبوونێتەوە لە بەردەم دادگای سلێمانیە چیان پێڵێ؟ کوام مافی مرۆڤ داوای چیەکەی بۆچی لێرای بۆ خاڵم بۆ خاڵۆت باشە زۆر سپاس دەکەم ڕۆمە لای ئەم خاتونە بەڕێزە بزانم داواکاری بەڕێزیان چییە بۆچی لێرە گرتبووەتەوە؟ بەناوی خوا گەورە میرەبان پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم کەناڵی پەیامی خوا بەخێر بێن سەر چاوانمان
داواکاریم لە سەرۆکی هەرێم هەیە ئەفراشارتیان بۆ کاتەوە داواکاریم لە دادوەرەکان هەیە ئەفراشارتیان بۆ کاتەوە دوو خوشکەزام گیراوە هەرکیان بران بە 5 ساڵ و 1 مانگ زیندانی کراوە لە چاکسازی گەورەی سلێمانی بە تۆمەتی تیرۆری ژنی تیرۆر خراوەتە پاڵیان داواکاریم وایە سەرۆکی هەرێم ئەفراشارتیان بۆ کاتەوە بخێراتنتان دەکەم یاخوا بەخێر بێن سەر چاوان ئێستا کەس هاتووە بەدەمتانەوە هەتا ئێستا کەس نهاتۆ بەدەمانە ڕەوشی زیندانەکانی ئەوە چۆنە لە ژوورەوە ئەوە ئاگادار ئەوەڵ کەم بووتیایە سە سیتیایە بیسیتیای هەژوورێ سیدانێتیای بیزانێتیایە ڕۆژیان باشیە مانیان گردووە لە خراپیان باش نین بەڵاستی ئەگەر گوێت لە من بێت دەمەوێت بزانم کە ئایا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە تایبەتی ئەوانەی کە باس لە مافی مرۆڤ دەکەن و ڕێکخراوەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤن یاخود لەو پارێزەرانەی کە لە ناو دادگاکانن هیچ لەمانە ئایا لەوێن بۆی کە پشتیوانیان بکەن یاخودنا لە پەرلەمانتاران لە ڕێکخراوەکان لە پارێزەرەکان لێرە تەنها چەند چالاکوانێکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لێرەیە لێرە کاکەڵشۆی لێیە با مرۆمە لە کاکەڵشۆ وەکو چالاکوانێکە لێرە ئامادەی هەیە بزانم ئەو بۆچی لێرە ئامادەی کاکەڵشۆ سڵاو لێبێ وەکو چالاکوانێک لێرە ئامادەی ئەم کردبوونەوە ئێوە چی دەڵێن بۆچی هاتوونە دیارە ئەمە کەیسێکی یاساییە کە کۆمەڵێک سزادراو لە چاکسازەکانی گەورانی سلێمانی و هەولێر و دووەکە بەپێی یاسا مەشمولن بە یاساوی پێی دەوتە ئفراشەرتی ئازادکردنی بە مەرج بەڵام ئەمە جۆرێک لە ناحەقی نەعەدالەتی نادادپەروەریتیایە بەرامبەر ئەمانە بۆ وەکو پشگیریە وەکەوەی کە ئەو بارە ناڕێکە ڕاست بکرێتەوە هاتوین بۆ پشتیوانی و حەقێکی شەری خۆیانەکە توان ممارەسەی ئەم حەقی خۆیان بکەن بەڵام بەداخەوە لەلایەن خودی دەسەڵاتی دادوەری و قوتبی هەڕەمەکەوە کە ئەنجومەنی دادوەریە نانێشوە سوودمەند بن لەو مافە کەڵشۆ شەڵێکواری مەدەنی دیارە کاک جەلال تاکە پەرلەمانتار کە لێرە ئامادەیە خاتو بەدری ئیسماعیلە کە بڕاردەری لیژنەی کۆمەڵ کار و کاروباری کۆمەڵاتی و مافی مرۆڤە لە پەرلەمانی کوردستان وەندای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە و ئێستاکە لەگەڵ کەسوکاری بەندەکان قسە دەکات با ئەمڕۆمە لای بزانم پەیامی بەڕێزیان چیە و بۆچی لێرە ئامادەیە خاتو بەدریە سڵاو لێبێ لێرە بەڕێستا تاکە پەرلەمانتارن کە ئامادەن لێرە بۆچی ئامادەنیەوە چی ئەڵێن بەنای خۆی بەخشندەی میهرەبان تەبەنەمە بەشێکن لە کەسوکاری سزادراوانی چاکسازی سلێمانی هەر هەمان داواکاری خۆپیشەندەرانی شاری هەولێریان هەیە طبعاً ئەمانە داوای ئازادکردنی بە مەرجەکەن کە داوایەکی ڕەوای حەقی خۆیانە ئێمە طبعاً پشگیریانەکەین هەموو لیژنەکەمان هەم بەندا وەکو پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکەشمان پشگیریانەکەن ئێمە بەتەمای دوای ئەوەی کە خۆپیشاندانی کەسوکاری ئازادکراوان تەواو بوو لێرەوە بەتەمای چین لەگەڵ چەند دادوەرێکە لە محکەمە دانیشتن بکەین و هەنگاوەکانی ترمان گوایە ئێمە پێشنیاری ئەوەمان کردووە لیژنێک پێبگەێنین کە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری و لەگەڵ داواکاری گشتی و لەگەڵ پەرلەمان و یاسایی و دەستەی مافی مرۆڤدا کۆبینەوە لەسەر ئەم بابەتە ئێمە نامەی ڕسمیمان ئاراستە کردوون تایبەت بۆ دەستەی مافی مرۆڤ کە لە ڕووی یاساییە و معنیە بە بابەتەکە و کە بێت کۆبوونەیەک تایبەت لەسەر جێبەجێکردنی ئەم ئیفرات شەرتیە بکەین تا ئێستا ئێمە لە هەنگاوەکانمان بەردەوامی نەوەستاوین و ئێستاژ یاداشتیان لێ وەرەگرین و داواکاری ڕەوای حەقی سزادراوانی چاکسازی سلێمانی دەگەینە لای دادوەرە بەڕێزەکان و تقریبا دوای نیوە ڕۆژە بەتەمای لەگەڵ یەک دوو دادوەری تری بەڕێزە دانیشتن بکەین و ئەوانیش پشگیری خۆیانیشاندا و داواکەیان بە داوایەکی یاسای و حەق دەزانن هەموم کەسوکارانە طبعاً بەهێمنانە وەستاون داوای مافی خۆیان دەکەن کە ئازادکردنی بە مەرجە طبعاً بەڵگی زۆرمان لایە کە خەڵکانێکی زۆر لە 2014 15 16 17 دەنگۆیەکەیەک گوایە لە مانگی 8 2010 یەکێک بە ئیفراجی شەرتی ئازاد کراوە بەداخەوە ئەو یاسای ڕاگیراوە هەم کەسوکار هەم لیژنەی مافی مرۆڤ هەموو ئێمەش طبعاً داواکاری ئەوەمانە کە ئەو یاسایە کارا بکرێتەوە طبعاً قانونەکە هەیە بەداخەوە خۆپیشاندەرانی شاری هەولێر چوونەتە بەردەمی ئەنجومەنی دادوەری زۆر جێگەی داخ
دادوەرێکی بەڕێز پێوی تووە داوا لە پەرلەمان بکەن کە گوایە داوای هەموارکردنی یاساکە بکەن بەڵام لێ ڕەڵم کە یاساکە بوونی هەبێ هەموارکردن و بۆ نمونە دانەوە بە پەرلەمان و قبولکردن و بڕیاردان لەسەری خوێندنەوە یەکەم و دووەم و ئایا بڕیاری لەسەردا جارێکە بدەوە بە پەرلەمان ئەمە زۆری پێچە و مانتەڵەکردن و بەڕێکردنی کە سوکاری سزادراوانە منەڵێم بە هیچ شێوەیەک ئەو پێشنیارە یاخودەوە بەرچاڕوونی کە دراوە بە سزادراوان عەدالەت نەبووە دادگەرینەوە چونکم خۆی یاساکەبوونی هەیە هەم کە سوکار هەم دەستەی مافی مرۆڤ هەم لیژنەی مافی مرۆڤ و هەم لیژنەی یاسایش داواکەن ئەو یاسایی هەیە کە قانونی ئوسولی محاکەماتی جەزایی مادە 330 کارا بکرێتەوە ئیشی پێ بکرێ ئەمان مەشمولون و داواکان داوایەکی حەقە و پشتگیریان لێکەین. سپاس دەکەم دیارە کاک جەلال کە ئەمەی کە بینەری بوون هەوڵەکانی خاتو بەدری ئیسماعیلەوە کۆبڕاردەی لیژنەی کار و کاروبار کۆمەڵاتی و مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە داواکاری ئەم کەسوکاری زیندانیان بگەێنێتە جێ دیارە جێگەی ئاماژە پێدانە تۆڕی میدیایی کۆمەڵ وەکو ناوەندێکی میدیایی ماوەی زیاتر لە 2 هەفتەیە کەمپینێکی ڕاگەیاندووە بۆ پشتیوانیکردن لە ئەم سزادراوانە بۆی کە مافی خۆیانە بە ئازادی بەبەرش بگەن منەمەوێ بزانم قسەی ئەم بەڕێزانە چیە لەسەر و کەمپینی تۆڕی میدیایی کۆمەڵیش کە بۆ پشتیوانی لەمان ڕاگەیاندووە سڵاو لێبێ پێمان بڵێ کە تۆڕی میدیایی کۆمەڵ کەمپینێکی ڕاگەیاندووە بۆ پشتیوانیکردن لە سزادراوەکانی ئێوە قسەیەوە چیە بۆ کەمپینە؟ ئێمە بەڕاستی زۆر سپاسی تۆڕی میدیایی کۆمەڵ بە تایبەت کەناڵی پێیان دەکەین کە بەڕاستی بە هەمیشە پشتیوانی خەڵکی فەقیر و هەژار و زوڵم لێکراوان بووە لەم حاڵەتەشدا ئەو ئیشەی کاوان کردویانە ڕاستە وەکو ئەرکێکی نیشتمانی ئەرکی خۆیان بەجێهێناوە بەڵام بەڕاستی گەورەیشیان کردەوە زۆر سپاسیان دەکەین دەستیان خۆش بوو. سپاس دەکەم کاک جەلال ئەمریکا بینەری بوون داواکاری و خواستی زۆر باشە ڕاستی سپاس بۆی کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز دەچمە شارە زوور پەیامێرمان هوشیار محەممەد وەردەگرم هوشیار سڵاوی خوا لێبێت چالاکیەکانی ئەمڕۆی شارە زوور و سنووری قەزای سێ سادق بەگشتی چی هەیە؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام بەڵێ سەرەتا لە هولەری شارە زورم لێرە چالاکی بەڕێوە دەکرێت یاخود ئامادەکاری بۆ چالاکی دەکرێن سەرەتا یەکەمیان کە هەشتی سێ ڕۆژ ڕاپەڕینی شارە زورە ئامادەکارێکان بەستیان ڕۆژەوە دەست پێکردۆ لەلایەن هولەری وەدەب و ئەو شان و لە هەمان کاتا گۆرانی و فۆلکلۆری و لەلایەکی تریتەوە ڕێکراوێکی ئۆتیزم کە ناوەندەکان لە شاری سلێماندا هاتوونەتە قەزای شار دەیانەوێت دەقێت لە قەزای شار بکەنەوە ئەمڕۆ هاتوونەتە قەزاکە و ناونووس ئەو کەسانە دەکەن کە بابڵێن نەخۆشبەختیان هەیە یاخود خانەوادەکانی کتابەکانی خۆی بەساوڕوونکردن و ناوەندێک بۆ ئەو نەخۆشانە بکەنەوە ئەم شەو درەنگانێکی ئەمشەوی ڕابردوو بەڕێوەبەرێتی سەرۆکی شارە زوور ڕاگەیەندراوێک لەناکا و داستەرجەم چالاکیەکان لە بابەتی سمینار کۆڕکۆبوونەوە چالاکی وەرزشیەکان ڕاگرت بۆ بربەستکردن لە هەر بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا ئەکرد لە حاڵەت گواستنەوەی بۆ هەرێمی کوردستان لەبەر ئەوەی لە ماوەی ڕابردوودا ماوەی ماگە لە وڵاتی دواتر ئێستا لە کۆماری ئیسلامی عێراق چەند حاڵەتێک کۆمار کراوە ئەوان وەکو سەرۆکی شاری زوور پێیان وایە کە تەندروستی کۆنکارەکان شتێکەوەیە ئێستا کۆمەڵێکی زۆر لە کۆنکاران بۆی چالاکیەکان هاتوونە ئەم بەڕێوەبەرێتیە کە سەر بە سەرۆکی شارە زوور پێیان وتا کە بگەڕێنەوە سەرجەم چالاکیەکان ڕاوەستاوە و توێ لەشەر ڕابردوو لەی ماتەکار پارێزگا زۆر باشە سپاس بۆ پەیامنێرمان هوشیار محەممەد کە لە شارە زوورەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ زانیاریەکانت گەشتوان دیارە کۆرۆنا ئیدی پێویستە لەم کاتانەیە کەم هەموو ڕێکارانە بگیرێتە بەر بەڵام دوو قسەی زۆر جیاواسەیە یەکیان بۆ هاوڵاتیان کە حتمەن دەبێ پامەندی ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروست و حکوومەتی هەرێمی کوردستان من یەکێکیشیان خودی حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکانە کە دەبێت ئەو شوێنانەی کە بۆ ئەو خەڵکیان تەرخان دەکەن کە بە تایبەتی لە دەرەوە دێنەوە دەبێت شوێنێکی مهیا بێت دوێنێ لەو شوێنی کە لە سلێمانی بۆیان تەرخان کراوە یەکێک لەوانە توانی تەلەفۆن بکە ناڕازی بوو لەسەر شوێنەکان کە دابین کراوە بۆیان شوێنیان وەکو پێویست نییە ساردا ڕەنگە خواردنیان وەکو پێویست نەبێ یاخۆت جیاواز لە وڵاتانی درباز لەوە دەکەن کە هۆتێلیان بۆ دابینکردن وەکوی خەمی قەزای کەلاریش باسی لەوە کرد بەڵام لە سلێمانی ڕەنگە هۆتێل نەبوو بێت بردبێتیانە شوێنێکی تر کە پێم وایە شوێنێکی نیشتەجێبوونی تایبەتە
کە پێم خۆش نیە لێرە شوێنەکەی بم لە بەرەوەی کە شوێنەکانی نابێ ئاشکرا بکرێ بە حکمی کە سوکاریان دەبێت بەڵام شتێکی بۆ هاوڵاتیان دەبێت زۆر دڵنیا ببنەوە لەوەی کە هەر هاوڵاتیەکە قەرار بێت لە ژێر ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی یاخود وەزارەتی ناوخۆ دەربچێت بە تایبەتیەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێنەوە ئەوە خیانەتە بە خەڵک و نیشتیمان چکە گەر خۆی هەڵگریان ڤایرۆسە بێت ئەوە زیان بە دەوروبەرەکەی و بە خێزانەکەی خۆی دەگەێنێت 14 ڕۆژ زۆریش نییە ئەگەر لەژێر ڕێنمایە تایبەتەکانی تەندروستیا بێت بەڵام لە هەمان کاتیشدا ئەرک و واجباتی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانن کە پابەت بن بەو شوێنەی کە دیاری دەکەن بۆ خەڵکە دەبێت شوێنێکی مهیا و گونجاو بێ بۆی کە خەڵکە بتوانێت 14 ڕۆژتێدا دەوام بێنێ و پێویستە پێداویستیە پزیشکەکانیش بیزەبت ئەوانەی کە لە ئەمابێت دان بۆ ڕاستەیە بنین سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران زۆر جار کۆمەڵە کەسانێک هەن هاتوچۆ دەکەن لەبەر نزیکی و خزمایەتی لە نێوان سنوورەکانە هەیە ناچنە حدودە ڕسمیەکان هەر لە هاتوچۆکان هەیە ینی لە نێوان گوندەکان بە قاچاخڕێ هەیە بۆیە ئەمە بۆ ئەو پەیامە بۆ ئەوانەی کەوا هاتوچۆەکەن بەڕاستی قوربانی یەکەم خۆیەتی دووەمیش خانەوادە و بنەماڵەکەی چکە ئەگەر بێت و هەڵگری ڤایرۆسەکە بوو بێ دەچێتەوە ناو ماڵ و منداڵەکەی خۆی دوای ئەوەش ڕەنگە ئیتر ناوچەکەی خۆی و دەوروبەرێکی و خزمەکانیشی ببنە هەڵگری و ڤایرۆسە بەڵام من لە دوو پسپۆری بواری ڤایرۆز ناسی و ڤایرۆلۆجی ئەوانە زۆر بە شوێنە و بابەتەیە ڕۆیشتم جەلال بڕوا پێ بکە دەڵێ زۆر میهمە لایەنی دەرونی مرۆڤەکان زۆر میهمە ینی حاڵەتی دەرونی مرۆڤەکان زۆر میمەگەر مرۆڤێک مەناعەیەکی بەهێزیە بێ باوەڕی بەوە هەبێت توانێت جسمی ینی زۆر ینی مەجای ئەوەی تایە ئەمە مانایەوە نییە 100% ئەنتی ئەو ڤایرۆسەیە بەڵام زۆر میمە قەلق نەبێت چکە زای وهە تووشی ڤایرۆسەکە نابی بەڵام لەولاوە بۆهی قەلقبوونت بەوەی کەوا تۆ ترست لە ڤایرۆسەکەی ڕەنگە لە کاتیش بە فێریا بشڵەژێ تووش حادیسەبی ڕەنگە لە کاتی ئیشی تایبەتی خۆتات ئیشەکەت بە باشینەکەی تووشی گرفت بی بۆیە دەرونیان زۆر میمە پێ ناشکرێ لە ئێستادا بەم دەمامکە هەموو کەس خەڵک بترسێنێ ئەو ڕێنمایە تایبەتانی کە هەن کە ئێمە لە گرافیکەکە ئێستا بۆ بینەران پەخشی دەکەین هێندێک کە گرنگە دەست شۆردن یا خۆت لە کاتی پژمین و شوێنە گشتیەکان بێت هێندە گرنگ نیەم دەمامکە کە بەدەم ئەوە ئیزافە بۆ قسەکەی تۆ بکەم حەزەکەم بینەران ئەمە بزانن بەڕاستی ئەمە نامانوێت لە بازار و تیجارەتی هیچ دەمامک فرۆشێک بدەین بەڵام بۆ زانیاری دەمامک بۆ ئەو کەسانەیە کە توش بوون بۆی خەڵکی تر توشەکەن دەبێت دەمامک بەسن واتە بۆ کەسێک کە هەڵگری ڤایرۆسەکە نیە دەمامک ببەستێ بە پێی ڕێنمایە تەندروستیەکان یەک دەمامک ساعاتێک زیاتر نابێت لە بەکاری بێنی چونکە هەم هەناسەشت سیەکان ناتوانن لە ژێر دەمامکە ئەوەندە هەناسە بدەن واتە من لێرە پێشنیارەکەم کەس دەمامک بەکارنێنێ ئەوە بەڵام گرنگترین بۆ مەرجەی دەستشۆردن ڕێنمایەکانی ڤایرۆسەکانی تایبەت ببەردەوام بەداخەوە جەلال لە هەرێمی کوردستان ئەو گرفتەمان هەیە بۆ نمونە و حاڵات هەیە لە باتیەوەی تیجارەکانمان لە باتیەوەی لایەنە پەیوەندیدارەکان لە وەکو خەمێکی نیشتیمانی دڵسۆزیەک بوو هاوڵاتیان بێن دەبینی یعنی بڕوان پێ بکە دەمامکێکی بەسیط کە هەر کەسە دەتوانێت بە کلێنسێکی سادە و لاستیکێکی پارە دروستی بکات دەیان ڤیدۆ هەیە هیچ تێ ناچێ پارچەیەکی دەمامک وازانم سێقات گران بووە لەگاتی وێ بە بەلاش بیدەنە هاوڵاتیان ڕێنمایەکی تریژەیە کە پێویستە هاوڵاتیان بزانن ئەمە سات و کاتی گەمە و گاڵتەنیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک گەنج چه ڤیدیۆی خۆیان بڵاو بکەنەوە چه ئەوەی کە قسە بکەن بە ڤیدیۆ بڵاوکردنەوە یاخۆت لەوەی کە هەندێک کردەوە لەسەر شەقامەکان وەکەوەی کە لە وڵاتاندا ڕووی داوە دەبێت زۆر وشیارانە ماوەڵە بکەن ئەمە شتێکی زۆر دەرونی پەیوەست بە تاک بە تاکێرێمی کوردستانەوەیە مەرج نییە هەرکە حاڵەتێکیش بە فەرمی یاخود بە نافەرمی تۆمارکراییدی خەڵک بشڵەژێت ئەمانە پەیوەست نین بەوانەوە بەڵکوەوەی کە زۆر گرنگە لە ڕووی دەرونیەوە دەبێت تاک بە تاکێرێمی کوردستان هوشیار بێت لەوەی کە ڕاستان فلۆنزا هەیە بەڵام شتێک کە زۆر دڵخۆشکەرە بە پێی زانستە پزیشکیەکان دەوترێ کۆرۆنا لە سەروی پلەی 22ەوە ئیدی تەفعیلی نامێنێتواتە ناتوانێت گەشە بکە بەو شێوازە سپاس بخوا کە وڵاتی ئەمەش لەم ڕۆ گەرمە پێم وایە ئەو دەڕۆژە گرنگە تاتی دەپەڕێنین چ لە تاوا ئەم شەو لەگەڵ هاوڕەیەکم لە دەرەوەیە لە بواری ڤایرۆس و جینات ئیشەکات باسی معلوماتم لێ وەرگرت لەسەر ئەو ڤایرۆسە وتی ئەم ڤایرۆسە لە ناو گۆشت و هێلکەیە توانای مانەوەی هێواتە خواردنی خۆی ژیانی خۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە ئەتوانێت بژی ئەگەر ئەم ڤایرۆسە بچێتە دەرەوەی مادەیەکی زیندوی وەکو گۆشت ئیتر گۆشتی هەموو ئاژەڵەکان بەگشتی مرۆڤ بێ پەلەوەەر بێ باڵدارەکان بێ هێلکەکان و بەتابەت شیردەرەکانیش ئەمانە لەو گۆشتیوانەیە زۆر ئەمێنێتەوە وتی تەنها نیو کاتژمێر لە دەرەوەی
جسمی گۆشت و هێلکەژی واتە ئەگەر ڤایرۆسەکە هەر بە خۆڵ بڵین ئەگەر توش بوو پژمەیەکی کردبێ ئەگەر لەو بزەبەت ئەم زۆر جوانە ئەگەر توش بوو پژمەیە بکە لەو ناوچەیە لەبەرەوە ئەگە کەسێکی تر نەبێ هەڵگری ئەوە زۆر مای خۆشحاڵیە واتە دوای نیو کاژمێر ئەو بەشەی ڤایرۆسەکە بڵاوەتەوە نامێنە بەرگە ناگرێتی نیو کاژمێر توانێمانەوەی بەمەرجێک لەو نیو کاژمێرە ئەگەر کەسێک لەوێ دەسی لێ نەدایان نەپژمێ بە کەسێکە یان حاڵەتێکی وە ئەمەش یەکێکی ترە لە باڵی معلوماتانەی کە لەسەر کۆرۆنا بەدەست هاتواتە نیو کاژمێر زیاتر لە دەرەوەی هی ناژێت دەبێ هاوڵاتیش ئەوە بزانێت مەرجنی هەرکە تات بوو ئاوی لوتت هەبوو ئیدی تۆ بڵێ من کۆرۆنامە چونکە حاڵەتەکانی کۆرۆنا هەمویان پێوەستن بە پەتاوەرزیەکان یا خۆت ئەنفلۆنزاکانی دیکەوە مەرجنی ئەگەر تات بوو یا هەر حاڵەتێکی تۆ زیێڕە بکەیت و بڵێیتەوە من تووشی کۆرۆنا بووم بەڵکو لە ڕووی دەرونیەوە هەم خۆدەم خێزانەکەت پڕژلۆژێنی دڵنیا بە بۆ ئاسانیە ناگاتە دەستی لای من و تۆ کۆرۆنا بۆیە ڕێنماییەکانی جێبەجێکردنی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی گرنگترین خۆپارێزیە بۆ کۆرۆنا بە تایبەتی ئەوانەتان کە منداڵیان هەیە دەچنە خوێندنگاکان و قوتابخانەکان بە تایبەتی ئەوانەی کە دەچنە شوێنە گشتیەکان دەبێت زۆر وریابن ڕێنمایەکی تایبەتی وەزارەتی تەندروستیمان ئامادە کردووە لە دوای کۆمنتەکەی خوتۆ دەچینە لای ڕێنمایی باشە من پێش بچین لای ڕێنمایەکە جەلال تۆ زەرە لە سیاست زۆر هەمێ پرسیارێکی سیاسی لێ بکەم ئەبینین لە چەند ساڵی ڕابردوو لە باشووری ئەفریقا و لە بەشێکی زۆری ناوچەکان ڤایرۆسی ئێبۆلا بڵاوبوویەوە کە ڤایرۆسێکی زۆر کوشندە بوو سارس هەبوو ئەمانە ئەبینی ئەنتی ڤایرۆسەکە و ڤاکسینگیش و چارەسەرەکەیش و کۆمەڵێکی زۆریش دۆزرایەوە هەست ناکەی ئەمە ڕەنگە ئێستا حالەکەی هەبێ لەلایەن وڵاتانی زۆر پێشکەوت و جیهانی یەکەمەوە بەڵام وەکو شەڕێکی سیاسی و تیجاری نایەنەوێ بڵاویکەنەوە من پێم وایە زانیاریەک هەیە کە ئێستا دروست کراوە چارەسەرەکەی بەڵام ئەوە ڕەنگە پزیشکەکان باش بزانن کاتێک کە دەوترێ ئەم ڤایرۆسە دەستکاری کراوە لە سارس بەهێزترە گرنگەکەەوە یەکە لە خۆی جارێکی تر خۆی نوێ دەکاتەوە ینی بە بەردەوامی خۆی دەگۆڕێت حاڵەتێکیش هەبوو نزیک بە سارسە بەڵام دیارە وەک دوی دەوترێت چکە دەستکاری ڤایرۆسەکەەوە دەبێت چارەسەرەکەشی ئامادە بوو بێەوە ئەمە قسەی زۆرتری دەوێت شیکاری زۆرتری دەوێت لەوەی کە شەڕی نێوان ئەمریکا و چین بێ بەڵام گرنگەوە ئێستا نزیکی ئێمە دەبێت خۆمان بپارێزین با هێندە بیر لە چارەسەرەکەی نەکەینەوە چکە دڵنیامە و دەرزێت لە ئەمریکا و تا دەگاتە لای ئێمە زۆری پێدەچێت با خۆمان ئێمە هەر لێرە شۆربای گەرم بخۆین و با خۆمان توش نەکەین خۆمان بپارێزین پێشەوەی کە تووشی ڤایرۆس بین بینەرانی عزیز دەچینە لای ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی کە لە چوارچێوەی گرافیک و خوێندنەوەیەکە بۆمان ئامادەکردن بۆ هیوای کە هەموو لایەک پابەندن بۆ ڕێنماییانەوە. ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. ڤایرۆسی کۆرۆنای نوێ نەوەیەکی نوێی سارس ڤایرۆسی کۆرۆنایە و لەم دواییانەدا دۆزرایەوە. دوای ئەوەی چەند کەسێک لە شاری ووهانی وڵاتی چین ڕوبەڕووی هەوکردنی بۆڕی هەناسە بوونەوە. تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی بنەبڕکار نەدۆزراوەتەوە تەنها پشودان و حەسانەوە و چاودێری نەخۆش باشترین چارەسەرە. تا ئێستا هۆکاری سەرەکی گواستنەوەی نەخۆشیەکە نەسەلمێنراوە بەڵام هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بۆ تێکەڵبوونی هەندێک لە ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤ دەگەڕێتەوە. دووربکەونەوە لە شوێنی قەرەباڵغ و ئەو کەسانەی کە گومان دەکەیت نیشانەکانی ئەنفلۆنزای لێ بەدەرکەوتووە هەروەها دەستمەدە لە کەلوپەلی کەسانی توشبوو بە ئەنفلۆنزا. دووربکەوەرەوە لە دەستلێدانی ڕاستەوخۆ لە ئاژەڵی زیندوو یان مردوو ئەگەرچی ئاژەڵەکان ماڵی بن یان کێوی یان لە کێڵگەدا بن. چۆن مەترسی توشبوون بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کەم دەکەینەوە؟ دەستەکانت بشۆ بە ئاو و سابوون یان شامپۆیەک کە کحول لە پێکاتەکەیدا هەبێت. لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنێکس بگرە. لەو کەسانە دووربکەوەرەوە کە نیشانەکانی ئەنفلۆنزای تێدایە. بەباشی گۆشت و هێلکە بکڵێنە. بەبێ بوونی پێداویستەکانی خۆپارێزی دەست بۆ ئاژەڵ مەبە. چۆن کەسانی تر لە توشبوون بە نەخۆشیەکە دەپارێزیت. لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنیکس بگرە یان دەست بگرە بەدەمتەوە. کلینیکسەکە دوای بەکارهێنانی فڕێ بدەرە ناو سەتڵە خۆڵێکی سەرداخراوەوە. لە کاتی کۆکین و پژمین یان ئەگەر خزمەتی کەسێکی نەخۆشت کرد دەستت بشۆ. خۆت و کەسانی تر لە نەخۆشی بپارێزە. لەم کاتانەدا دەستت بشۆ. لە دوای کۆکین و پژمین لە کاتی خزمەتکردنی نەخۆش پێش یان پاش لە کاتی ئامادەکردنی خواردن پێشنان خواردن دوای چوونە تەوالێت ئەو کاتانەی دەستەکانت پیس دیارن دوای دەستدان لە ئاژەڵ و پاشەڕۆکانی. ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا.
خۆگەزانن هێشتا وەرزی سەرما هەر تەسیری خۆی ماوە بە تایبەت لە ناوچە شاخاویەکان و سنووریەکان لەلایەن کۆمەڵێک خێرخوازەوە پرۆژەیەکی بچکۆلانیان کردو هەنێک نەوتی سپی بەسەر ئەو ماڵانی کەوا پێویستیان بەوە هەیە لە خەلیفان دابش کردووە راپۆرتێک لەو بارەوە هەیە دەچینە لای و دەبینەری دەبین. بەناوی گەورە میهرەبانی ماوەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ ئیسلامی لە درێژەی کار و چاڵەکیەکانماندا بەردەوامی لە خزمەتکردنی خەرچی خۆمان لە خزمەتکردنی خەرچی کەم دەرامەت لە هەموو وەرزەکاندا لە خزمەتیاندا بووینە. ئێستاش لە وەرزی سەرماداین لە وەرزستان داینە بە هاوکاری خێرخوازان لە وەجبەی دووەم یاخود لە بەشی دووەم پرۆژەی نفتمان هەبوو لە خەرچی فەقیر و هەژار لە خەرچی کەم دەرامەت بە هاوکاری خێرخوازان. ئەم جارش ئەوە بەشی دووەمە لە دابشکردنی نەفت بڕەکەش 2200 لیترە کە ئەکاتن 7 ماڵ بەسەر خەرچی فەقیر و هەژارمانە دەبەش کردی بە هاوکاری خێرخوازان. خەلیفان و دەوروبەری گرتیتەوە لێرەشەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین خۆی گەورە پاداشتیان داتەوە لێرەوە داوان لێکەین بەردەوام لە هاوکاریکردن و خزمەتکردنی خەرچی فەقیر و هەژار. الحەمدولله زۆر زەرورە خەڵک کەم دەرامەتە بێ مەعاشە بێ ئیشیە هیچی شوکار نییە خەرک بکە نەفت وەکو پێویست نەدرایە سەرما ئێستا وەختی مایە زۆر خەرک زۆر بێ ئیشانی چی شوکاری وانە نەفت ئێستا زۆر زەرورە دەستیان خۆشببی زۆر مەمنونیانی لە ڕێ خێرخوازەشەوە لە ڕێوانشەوە دەستیان خۆشببی خواخیان نووسیارەبی چکە ئەو نەفتا لە خوانی پێویستە ئێستا تقریبن. دەستخۆشی لەو خێڵخوازاناکەین کە ئەو نەفتەی بەسە فەقیر و فەقاری دەبەر شەرکری سارانە ئەو ساریش دەستخۆشی لە کۆمەلی ئیسلامیەکەین کە نەفتی بەسەر ئەو فەقیر و فەقاران دابەشەکە بڕێک نەفت لە بەرەوەی سەرما و سۆرمایە نەفت تەوزای نەکرایە خەڵکەشی زۆر فەقیر و فەقار نەفتی وەرنەگرتیا ئێستاش پێویستیان بە نەفتەیە کەسێ دیکەش نییە ئەگەر خەلکی خێرخواز نەبێ کە نەفت بەس ئەو فەقیر و فەقاری دابەش بکە بەڕاستی خەڵکەکی وە هەیە ئێستا نەفتی نییە داری نییە. بەڕێزان پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنی دەمەوێت لێرەوە داوای لەبردن لە بەڕێز دکتۆر ئازاد مستەفا قادر بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای هەڵەبجێ شەید بکەین بڕیار بوو بە لە تەوەری سێم لە پرۆگرامەکەمان بەشدار بێ بەڵام بە هۆکارێکی تەکنیکی کە هەڵەکە لە ئێمەوە بوو گرفتی تەکنیکیتمان هەبوو نەمانتوانی بەشداری لەگەڵ ئەو باڵێن چاوپێکوتن بکەین ئینشاڵڵا لە ڕۆژانی داهاتوو بێگومان لە خزمەتی یابین. بەڵێ بەڕێزان بەم شێوەیە لەگەڵ هاوکارم جلال محەممەد توانیمان پرۆگرامی ئەمڕۆی پامی ڕۆژتان پێشەش بکەین بەخواتان ئەسپێرین هەر شاد خواتان لەگەڵ.